مدد يا سبحاني حي مدد 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 هو مدد يا سبحاني شي عالم رسول الله هوار هوار يا صاحب القرآن يا نايب سلطاني أريد أقول شي حرام هوار هوار والله سربة ورديار عزيز سربة ورديار أريهن خم بقربان هوار هوار والله شي خير الأنام عزيز شي خير الأنام حي مدد 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 هو مدد يا سبحاني حي مدد 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 هو مدد يا سبحاني شي عالم رسول الله هوار هوار يا صاحب القرآن يا نايب السلطاني أريد البنية كمان هوار هوار والله جمادي نوا عزيز جمادي نوا أريد هيشفاي درمان هوار هوار والله بمارا نوا عزيز بمارا نوا حي مدد 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 هو مدد يا سبحاني حي مدد 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 هو مدد يا سبحاني محمد رسول الله هوار هوار يا صاحب القرآن يا نايب سلطاني مدد 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 الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن نايب سلطاني يا رسول الله ويا شاي مدينة ويا شاي مدينة أي يا رسول الله ويا شاي مدينة ويا شاي مدينة أري هركز عاشقتان ويدلي مشكنا ويدلي مشكنا مدد 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 الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني شي عالم رسول الله صاحب القرآن نايب سلطاني محمد رسول الله صاحب القرآن نايب سلطاني أي هركز تيري دوس وي ورد اللدلدا وي ورد اللدلدا أي هركز تيري دوس وي ورد اللدلدا وي ورد اللدلدا أري كمان دارتوني ويا رسول الله ويا رسول الله أي كمان دارتوني يا رسول الله ويا رسول الله مدد 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 الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني شي عالم رسول الله صاحب القرآن نايب السلطان محمد رسول الله صاحب القرآن نايب السلطان. و شبا و خوش به تماشاوان دلال هون لکوی داره بن حسران سری جیانه شبا تا خوش به کردستان به همو پیکاتین خواه هیدیم دگین داویا رمضانش خواه به برنامه پاشیو هم بروانه
برنامه پاشیوی ایروج خلقا تالی به ویش وی هانی پیشکش دکن سبه ساعت 10 حیانی ساعت 11 کاتجمیر 10 حیانی 11 اما به کنسرت کل برام برو خو پیشوازی ججنه جی بکن دوست باج ساعت 5 صبح حیانی 8 صبح هویدار خودش ما و جوجی قبول بکه بگوان امرو کۆتا بەرنامەی پارشیڤە وەکو سەفقان باسی کرد ئەمڕۆ بڕگەی جیاوازمانەیە براوەی پێبڕکەی مناجاتی ڕوودا و ڕادەگەێنین کە دوێنێ شەو وتمان کە سبێنێ ڕای دەگەێنین 11 کەس سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی ئەوانە لە ئەنجامی 55 کەس بوون کە ڤیددیۆکانیان وەرگیرە لە ڕوودا و گەیشتنە قۆناغی کۆتایی ئەم شەو براوی کۆتایی پێشبڕکەی مناجات ڕادەگەیەندرێ کە بە لیژنەیەکی زۆر تایبەت و پرۆفشناڵ هەڵبژێردراون بە دەنگی خەڵکی نەبووە و چاوەڕوانمان بن ئەم شەو براوەکەتان پێ ڕاگەێنین سڵاو ڕێز بە ڕێزان سڵاو ڕێز بۆ هەموو خەڵکی جیهان ئەوەڵ لە ئەوەڵ جا بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان لە هەر چوار پارچە جا سڵاو بۆ هێوە عەزیزان بۆ هێوە عەزیزان بۆ مامۆستانی بەڕێز بۆ ئوستازی بەڕێز ئەوە ئینشاءڵڵا کە هەموو کاتێکتان بەخۆشی بی بەرادەران خۆشکانی بەڕێز ئەم شەوی ئاخرە هەروە کە کاکە سەفقاوەتی شەوی ئاخری بەرنامەی پاشیوە ئینشاءڵڵا ئێمە سبێنی شەو ساعتی 10 هەتا 11 شەو لە خزمەتتانیم بۆ کۆنسەرتێکی ڕاستەوخۆ کاکە سەفقان و ئەمن لە خزمەتی ئێوە لەگەڵ گروپی موسیقا و دووس بێ کاکە دکتۆر لە استودیۆی ڕوودا و ساعتی 5 بەیانی هەتا 8 بەیانی لە ماڵی تایبەتی جژنیان ئارێ وەڵا ڕاستەوخۆ لە خزمەتی بینەرانی بەڵێ سڵاو ڕێزمان هەموو کاتی ڕاستەوخۆ لە خزمەتی سڵاو ڕێزمان هەیە لە کۆتاشەوی پاشیڤ ڕەمەزانی 2022 لە خزمەت وەرگرانی ڕوودا و دەبین لە هەر کوێیەکی دنیا هاوکارانمان باسی پرۆگرامەکەیان کرد و باسی شەو بەیانی جژنیشیان کرد ڕاستەوخۆ باس لە پاشیوی ئەم شەو کۆتاشەوی ڕەمەزان دەکەم و بە میوانێکی تایبەت دەست پێ دەکەین کە مامۆستا فەرهەنگ غەفور هەم هونەرمەند هونەرمەندێکی عزیز هەمیش بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری پارێزگای هەولێر لە ستۆدیۆی پاشیڤ میوانمانە مامۆستا بەخێربەی زۆر زۆر بەخێراتی دەمبینی چاڵاکیەکانتان لە مانجی ڕەمەزان بە تایبەت لە شەوان زۆر ئەکتیڤ بوون چاڵاکی هونەری هەسمان کرد زیاتر گۆرانی میلی بوو یان ئێمە نەمان بینیوە ئەو چاڵاکی هونەریانەی کە بەشداریتان کرد زیاتر خۆی لە چی دەبینیەوە و بەرنامەتان چۆن بوو بۆ ڕەمەزان ئێمە ئەوڕۆ لە کۆتاشەوی بڵێ سەرەتا پاشیڤتان خۆش و هەولێرتان ئارام و کوردستان هەمیشە جوان و ئامین یا ڕەبی شەکاوە ئامین یا ڕەب ئەوە ڕەمەزانیشمان گوزەر کرد و بە هیوای کات و ساتێکی خۆش بە بۆ هەموو مسلمانانی کوردستان و جیهان و هەولێر بە تایبەتی دیارە کاک دکتۆر بەنسبەت کللتوری ڕەمەزان لە شاری هەولێر زۆر تایبەتە من باز لە شاری هەولێر دەکەم زیاتر هەر لە دێر زەمانەوە ئەمە پێش ئێمەش لە سەردەمی با و باپیانیش ڕەمەزانان وەکو شەوچەرەیەک خەڵک ماوەتەوە بە دیار گۆرانی و گەمە و مۆسیقا و کۆمەڵێک یاری کللتوری و میلی کە ئەمە بەشێک بووە لە کللتوری ئێمە وەکو کورد وەکو کوردستان و زۆر جارانیش ئەوە بۆتە هۆی ئەوەی کە مەجلیسەکان لە شوێنەکان چ لە چایخانەکان چ لە ماڵان چ لە کۆڵانەکان چ لە پارکەکان لە باخچەکان کۆمەڵێک برادر و دۆست و ئەحباب کۆ دەبوونەوە بە تایبەتی زیاتر پیاوان ئەمە لە پێشتر بەڵێ ئەمە پێشتر بەڵێ دواتر ئێستاش تەماشا دەکەی لەم ڕۆدا هەمان ئەم کللتورە بە شێوازشتر دووبارەیە یان ڕۆژ بە ڕۆژ ئەم با بڵێن ئەم حەبلە ئەم پەتە لە یەکتری وەردەگرینەوە ئەمەش خۆی لە خۆیدا کارێکی جوانە بەڕاستی بەڵام گرینگە لەگەڵ ڕۆشنبیری گشتی لەگەڵ مەدەنیەت لەگەڵ بەجیهانی بوون و لەگەڵ تەکنەلۆجیا ئەمەش پێشکەوتنێک بەخۆیەوە ببینێ لایانی تەندروستی
لایانی مرۆیی لایانی پێکەوە ژیان بە دڵنیاییەوە مامۆستا تو لە منداڵیشەوە بەشداریت لەو چاڵاکیانە کردو هەر لە هەولێر بەراوردێکی نێوان ئەو چاڵاکیانە بکەین و بۆ ئەوی بزانین ئەو ساڵ ئاستی ئەو چاڵاکیانە لە چه ئاستێک بووە ئەوە دەیانگۆ گڤەی دێ ئەم ساڵ گڤەی دەهات ئەو ساڵ نازانم ینی بەڕاستی جیاواز لە ساڵانی پێشووتر ئەو ساڵ زۆر زۆر جیاواز بوو ئەوە نەبوو دوو ساڵ بوو کەرەنتین و ئەو شتانە هەبوو خەڵک تینوو بوو ئەو ساڵ هەر بەڕاستی ینی خەڵک ڕژایش بەڵێ وڵا لە ناو دڵمان بوو مامۆ لەگەڵ دۆست و برادران بەڕاستی زۆر سپاس ئارێ وڵا مامۆستاش خوا کەیف خۆشم گەلکی مەتەدیت و مەتەجزوو دەناز دکرد لێ مەلتە تەماشەت کرد سپاسیار و داویستم گەل لە کەسایەتی و لە ماوناس کردن سپاس دکم گومەتە القەلعە هەولێرێ جدید کە لە هەولێرێ شوێنێکیش خوا هەولێر تێ پێ ناسکردن وەک بەشی ڕەوشەمبیریان بەرپرسێکی ڕەوشەمبیری لە هەولێر چ چالاکیەوە هەنێک هەم بێتر قەلعەی بدن ناسکردن هەم لەوێ دەرێ کار بکەن کۆنسێرتان چێ بکەن تشتێم دەبینن گەلێک جارا ئەم دەبین ڕوودا بوی کارێهانێ ڕادبێ ئەوە چ پرۆژەیە وەلوێ دەرێ هەنە بەڵێ دیارە ئێمە کۆمەڵێک ئیڤێنتمان کردووە لەسەر قەڵا بە بەشداری کۆمەڵێک لە هونەرمەندانی ئێرە و هونەرمەندانی دەرەوەی هەولێر و شارەکانی تر و ئەم ساڵیش بەنیازین فیستیڤالی کوردستان لەبۆ مۆسیقا و گۆرانی ئەگەر دەرفەت بێ بابرێن کاتەکەی گونجاو بێ کۆمەڵێک شت هەبێ ینی گونجاو بێ لەبار بێ ئێمە هەوڵ دەدەین لەسەر قەڵای هەولێر باش دەرفەت شکێوێ بێ مامۆستا دەرفەتکی دەبانە هەم بەرپرسن ئێ پێ دەکەین بەڵێ من مەبەستم کاتی گونجاو بە خۆت دەزانی هەموو ئەو چالاکیانە بودجەی پێویستی دەوێت ئەو بودجەیەش نە بەدەست ئێمەیە نە بەدەست وەزارەتەکەی ئێمەشە ئەوە لەسەر بودجەی داراییە داراییش ئێستا ئەولەویەتی کارکردنی موچەیە دابینکردنی موچەی خەڵکە و ئەمەش بەڕاستی کە باسی موچە دەکرێت هەمومان زمانمان دەوەستێ بەرامبەری بەڵام ئەگەر ئەم قەیرانە تێپەڕێ بێگومان چالاکی و زمجۆڵەکانی وەکو ساڵانی پێشووتر ئێمە فیستیڤالەکان هەبووە فیستیڤالی نێودەوڵەتی لە شاری هەولێر بەڕێوە چووە و فیستیڤالی پێکەوە ژیان بەڕێوە چووە کۆمەڵێک فیستیڤالی جێندەری بەڕێوە چووە کۆمەڵێک فیستیڤالی تر کە پەیوەندی بە ڕۆشنبیری گشتی بە ئەدەبی بە سیمینار ئەو چالاکیانە هەبووە و کۆمەڵێک چالاکی کە پەیوەندی بە سەمای جیهانیەوە هەبووە پەیوەندی بە کللتورەوە هەبووە فۆلکلۆرەوە هەبووە ئێمە ئەو چالاکیانە نەوەستاوە و هەوڵیشمان داوە ئەوانەی کە بودجەیەکی کەمتری دەوێ ئەو چالاکیانە هەر هەبن و بەردەوام بن لە بۆ نمونە ڕۆژی جیهانی مۆسیقایە ڕۆژی فیدولا موزیکایە ڕۆژی جیهانی شانۆیە ئەو ڕۆژانەیە لە بواری بابڕینکردنەوەی پیشانگای هونەریە ئەمانە هەوڵماندایە ینی ئەوانەی کە بودجەی کەمتریان دەوێت ئەو چالاکیانە پێشکەش بکرێن بەڵام چالاکی گەورەتر و ئەوەی کە پەیوەندی بە چالاکی ئینتەرناشناڵ و جیهانیەوە هەیە بەڕاستی ناتوانین لەبەرەوەی بودجەی پێویستی پێ باشەکە فەرهەنگ خۆت لە قەڵای و کوڕێم شارەی بڵێ ئەجا شتێکیش بۆ ئامادەکردین لەسەر هەولێر بەرهەمێکت هەیە لە هەولێر حەزەکەی ئەم شەو پێم وایە هەولێرەکەیان زۆر ئامادە نەکردیە گوتمانە هەولێرەکەمان زۆر دووبارە کردیتەوە بە ئەو شەو شتێکی جیاواز پەیوەندی بە ڕەمەزان و ستایشی باشە چی ئامادە کردووەمان ئەم کارم پێ دەست پێ بکەرەکە ئەوە یەک لە ئاوازەکانی خۆمە لە نەوەتەکانی سەدەی پێشوو پێشکەشمان کرد لە هەندێک لەو برادرانش ڕەنگە لەگەڵمان ببن ئیسلام بەرنامەی خوایە یاسای دین و دنیاە ڕێگای پێغەمبەران
کەڵای ئیماندارانە ڕێگای پێغەمبەرانە کەڵای ئیماندارانە الله الله لا إله إلا الله 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 محمد رسول الله 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 محمد رسول الله إبراهيم ناوينا إماجنا ومانينا إبراهيم ناوينا إماجنا ومانينا سروشتي أم إسلاما فروشتي وآراما سروشتي أم إسلاما فراشتي وآراما الله 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 لا إله إلا الله 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 محمد رسول الله 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 محمد رسول الله سيدنا محمد سعد دەست خۆشمان سەفەرهایم لەشت ساغویا خوا زۆربەی خەڵک کە توی دیتە زیاتر گۆرانەی دەڵێ ئێستا مناجات دەڵێ پێم بڵێ کە پێشتریش لە کەیەوە مناجاتت گۆتیە و ئەو مناجاتانە زیاتر چی بووینە کە تۆ کارت لەسەری کردووە بەڵێ کاک دکتۆر ئاین جگەل لەوەی کە مەسەلەکە علاقەی بە عیبادەت و بە تەریقەت و بە کۆمەڵێک شتەوە هەیە کە پەیوەندی بە ڕوحی ئینسانەوەش هەیە بەڵام لە هەمان کاتیشدا بەشێکە لە کللتور ینی ئەوە هەموو جار داچی ڕەحمەتیم کە بەخۆی لە قەڵات لەدایکەوە تازە لەگەڵ مامۆستا ڕێبار و برادران یادگاری خۆی یەکێک لەو کۆڵانانەی کە داکم لەدایک بۆ لێرە تەمەشام کرد بەڕاستی ئینسان ئەوە کە پەیوەندی بە باسی ئەوە دەکەم کە پەیوەندی بە کللتورەوە هەیە داکەم کە نوێژی دەکرد ئەلحەمدی دەخین دەمگۆدایە معنای چییە نەیدەزانی ئەمیش دەمگۆدایە باشەتون دەبی مانایەکەش بزانی دەگۆ کوڕم وڵای بابیشم هەر بۆ جۆرە دەیکردو ئەوە بۆتە کللتور بەڵام لایەنە ڕوحانیەتەکە تۆ بە هەر زمانێک کە سوزدە دەبێت لە بۆ خودای گەورە ئەو هەموو زمانەکان دەزانێ بۆیە ئەوەی کە پەیوەندی بە سیلەی ڕەحمەوە هەیە کە زۆر جاران دەڵێن با بڵێن سیلەی ڕەحم لۆ ئەمە لایەنی کۆمەڵایەتی یەکتریمان خۆش دەوێت یان لایەنی کۆمەڵایەتی خڕ دەبینەوە لە کاتی مناسەبات کۆ دەبینەوە بەو پێوی تۆ یعنی مێژوێشی درێژترت هەیە لەگەڵ مناجات بڵێ یەکەم جار کە مناجاتت گۆت تەمەنت چەند بوو کەی بوو لەبیرتە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بوو بەڵێ ئەو کات قوتابی بووم لە پەیمانگەی هونەرە جوانەکان مامۆستای گەورە مامۆستانەوە قەرداغی بەڵێ بە حکمی مامۆستاشم بوو یەک لە مناجاتەکان زۆر حەزم لێ بوو کە ڕاستی ئەو مناجاتە بڵێمەوە دواتر لە ساڵی هەشتا مناجات لە ساڵی 1970 دواتر کە دەرچوم لە پەیمانگەی هونەرە جوانەکان بوو بە مامۆستا لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە سەرەتای نەوەتەکان یەکێک لەو ئاوازانەی کە تازە پێشکەشم کرد کە ڕەنگە من یەک لەو کەسانە بم کە ئەو شەرەفەم پێبڕا کە مناجات ئاوازی لە بۆ دابنێن و هەندێک لەو مناجاتانە کاتی خۆی لە هەشتاکان گۆڤارێکە بوو ناوی سروە بوو لە دوا لاپەڕە کۆمەڵێک تەواشیح و مناجات بڵاو دەکراوە ئەوانە ژیانی هەر جارێ
ئاوازەکەم لە بۆ دادەنا زۆر مەراقم بوو ئاوازت دایتە هونەرمەندانی دیکەش بەڵێ ئی مناجات بەڵێ چێن ئەوانەی کە مناجاتیان گوتیە و ئاوازی تۆ بووە وڵا کاکە ئەیاد محەممەد بەڵێ ئاات محەممەد سەردار قادر ئەوانە ئاوازەکانی میان گوتۆ لە بووە بەڵێ باشە کاک فەرهەنگ ئیتر باسی کە هەرو پرۆژەکانە بکەین اینجا ئەوانەی کە لێرن زۆربیان تەلەوەی تۆ بن لە پەیمانگاوایە حەزەکەم ڕای ئەوان وەربگرم ئێوە وەکو مامۆستایەک چۆن بوو لەگەڵتانە کاک ڕێبان یەک لەو هۆکارانێک کە پاڵپش بوو بۆی کە ئێمە بچین بۆ پەیمانگا ئەو کاتی مامۆستا فەرەنگ ئەفرۆ یەک لە خدمەتەکانی ناوبۆی ئەو کاسەتە لای گشتوانە بوو بەرنامەی موزیکی پێشکەشکرد ئی منداڵان دۆ ڕێ می فا سۆ لا سی ئەو وەجگە لەوەش ئێمە کە دەچینە فستیڤاڵەکانی پەیمانگا دەمان دیت مامۆستا چەندی شاکاری گەورە لەوانە زەمبیل فرۆش کە یەک لە شاکارە جوانەکانی مامۆستایە دەچین تەماشەمان دەکرد مامۆستا فەرەنگ بووە پاڵپشتێک بۆ ئەوەی کە ئێمە بچین بۆ پەیمانگا کە چینە پەیمانگاش کە بە شانازیەوە 5 ساڵان مامۆستا بوو جگە لە مامۆستای هونەرەکەی مامۆستای زۆر بواریت کەمان بوو کە ڕێنیشاندەری چاچی ئێمە بوو یعنی اینجا دایم لەناو مامۆستاکانە لە هەر شوێنێک تۆ مامۆستا دەبێت دانەیەک لە هەمویان خۆشەویسترە والله هەمویان خۆشەویستن بەس ئی مامۆستای ئەمن یادگاریەکی خۆشتان هەیە لەگە مامۆستای بۆمان بجێڕیەوە نە کاکشیاویش زۆر مەدحی مایکەکەی بۆ کاکشیا مایکەکەش بم بەک شتێکمان بۆ بجێڕنەوە شتێکی خۆش لەگەڵ مامۆستا بەلا هات کاکشیاوە سپاس بۆ ئێوە تەمان بەخێراتی مامۆستای خۆشحاڵم بەڕاستی وەکو مامۆستا ڕێبواریش باسی کرد زیاتر لە 22 ساڵ ئێمە هەر بەردەوام بەیەکەوە بووینە لە سەفەرەکانی سەفەر و فیستیڤاڵ و شتی زۆرمان هەبوو بەڕاستی وە خاوەنی گروپی نەوای هەولێرە کە هەر خۆی دایمەزران بەڕاستی مامۆستا زۆر ڕۆحی سووکە وایە زۆر ڕۆح سووک یعنی ئەمن ئیسە خوێندت بەڕاستی ئەمن تاسیرگوزار بوو بۆ لەسەر مامۆستا تاجی سەرمان بووە ئێستا شتێکتمان بۆ بڵێنەوە هەم پێدا هەڵدانە خۆزە لە کۆلانی لە پۆلکا کرێبوار دەرەجەتان لە من دەستی نییە ساقیتان کاک فەرهەنگ قەت کەسیانە نەخسەتە دەرەوەی پۆلەکە لەبەری قسەیان کرد بێ شتێکی لەو جۆرە بەڕاست بەستنەوەی نەوەکان زۆر هەمیشە لەگەڵ ئەوەمان لەگەڵ ئەوان دەمەوە تەلەبە لەگەڵ مامۆستاکانیشم دیسان دەمەوە تەلەبەی ئەوان زانی گرنگە تۆ تەواصل لە بینی سێ نەوە بکەین نەوەی یەکەم و دووەم و نەوەکانی بۆیە مامۆستا خۆشەویستەکەی ئەوان بۆیە من کە مامۆستاکانی خۆم دەبینم هەمیشە دەستیان ماز دەکەم کە ئەوانیش دەبینم سەریان ماز دەکەم ئەمی دەستی جناوی چونکە چاوی ئەوان دەستان ماز نەکردووە ئەو تەواصلە مهمە بەڕاستی لە هەموو لایەنەکان لە لایەنی فەرهەنگی لایەنی اجتیماعی لایەنی کۆمەڵایەتی لە هەموو ئەو لایەنانە بەڕاستی گرنگە کامە یەکتر بناسین ئەگەر یەکتر نەخینینەوە نەناسین کەواتە کۆمەلگایەکی خراپ دەدەست باشە بەو پێی تۆ لە بەرنامەی دیکەشت باسی کاری هونەری تو کراوە بەڵام ڕەنگە کەمتر فۆکس کرابتە سەر بابەتی مناجات و ئەوانە بەڵێ هەست ناکەین ئەو چاڵاکیە زۆرانەی هونەری کە هەیە لە هەولێر بە هەمان ئاست بە هەمان ئەندازە چاڵاکی مناجاتی دینیش هەبی هۆکارەکەی چییە بە تایبەتتر لە ئاستی بەڕێوەبەرایەتیەکە کە ئێوە سەرپەرشتی بکەن مەبەستم ئەوەیە بەڵێ کاک دکتۆر بەنسبەت ئیڤێنتی هونەری بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندی بە ئیڤێنتی ئاینیەوە هەیە ئەمە هەمیشە پاڵپشت بووین ئەنی ئەگەر کەرتی تایبەت کردبووی یان هەر کەرتێک لە کەرتەکان کردبی ئەمە وەکو سەپۆرتی معنەوی سەپۆرت بووینە و بەشێک بووینە لە دابینکردنی هۆڵە یا دابینکردنی شوێنە ئەوەی کە توانی بێتمان ئێمە پاڵپشت بووینە بەڵام پێمان خۆشە هەموو ئەو کارانەی کە پێشکەش دەکرێن چ لایەنە ڕوحیەکە چ لایەنە ئەکادیمیەکەش فراهەم نەکرێت بەڕاستی هەندێک شتی کرچوکار دەبینی یعنی من هەمیشە لەگەڵ ئەوەم ئەگەر دەنجێک ئەو دەنگە باڵێن ناشاز بێ ئەو دەنگە گونجاو نەبێ بەڕاستی گوناحە گۆرانی ئاینی ئاستایشی ئاینی پێ بڵێ لەگەڵ ئەوەش ئەو هونەرمەندە ئاینیانە زۆر جەرگلەی لەوە دەکەن کە
وەکو پێویست چاڵاکی و فیستیڤاڵی میوزیک و ئەوانە شتیان بۆ ناکرێ هەست ناکەن جۆرێک لە ساردی لەو سێکتەرە هەیە چێ لی بەرپرسە بە تایبەتری سە بۆ نمونە ڕەمەزان کە شوهاکی زۆر لەبارە بەوەی کەوات و کۆنسرتی ئاینی بکەی بەڵام ئێمە نایبینی لی چارێکی کوردستان کاک دکتۆرەوە دەبێت پرۆژە بێ ئێمە هیچ پرۆژەیەک ڕەفز نەبووە ینی پرۆژە هاتبێتە لای ئێمە کە ئیڤێنتێکی هونەری لە پەیوەندی بەستایشی ئاینیەوە هەبی یان پەیوەندی بە مقدساتی ئاینیەوە هەبی ئێمە ڕەفز کراوی بەڵام ئێوەش دەست پێشخەریتان نەکردووە وەزارەت نا ینی بەڕاستی تا ئێستا شتێکی ئەو تۆ نەبووە پرۆژەیەک پێویست نییە ئێوەش دەست پێشخەر بکەن بێگومان ئەمە کە ئیدعا دەکەین لە بواری پێکەوە ژیان فرە ئاینی کە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو شتەیە زۆر فراهەمە کرایە بەڵام ئەوەی کە جەنابیش دەڵێ فەرامۆشە چونکە پێچەوانەکەی ڕاستە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین لە تەلەڤیزیۆنەکان لە هۆڵەکان لە شوێنە گشتەکان لە باخچەکان لە کاتی مەولودی پێغەمبەر درودی خوای لەسەربی یاخود چالاکیەکانی تر کە پەیوەندی بە مقدساتی ئاینیەوە هەیە هەمیشە کرایە و کەسیش ڕێگر نەبووە بە پێچەوانەوە پاڵپشتیش خۆ ئەمژ بێژن ئەم ڕقڕقا تێژی ماشە ڕەشەبایەکەی ئیشە حسابی بارانەڵایە چۆ نەمانەی بینین خواگەتان لێش خۆ سەرڕەشەوەی دەفتە یادگاری بڵەنچی اینجا کاک پێیان ئێستا کە تۆ گۆرانەکەت ئەنی کە تۆ مناجاتەکەت پێشکەش کرد بەڕاستی زۆر دڵی تۆ بوو اینجا چای پڕ بۆ گریە ئەنجە لەم لا پێوتی تیۆڵاو ئەبێ بە یادگاری زۆر ناخۆشە من ئەڕۆمەوانە یعنی ها زۆر لە لای خەمە کەیمە بەجێ بێڵێ ئەرێ مامۆستا ئەم بەحسا شانۆ بکن خوا بەری چەند ڕۆژا بوو بیرئاینایە سەلڤەگەرە 100 ساڵیا شانۆی دەرباس بۆ بۆ نێژێز باوەڕکم وە نها ڕەوشە شانۆیە لە هەولێرێ چاوایە ڕۆ لاوەی چاوای لە هەولێرێ هەموو بوارەکان بە تایبەتی بواری شانۆش بوارێکی ئەکتیڤ بووە لە شاری هەولێر هەر بە تایبەتی لە هەفتاکان و بدایەتی سەرهەڵدانی بواری شانۆ بە تایبەتی ئەو هونەرمەندانەی کە کاتی خۆی لە پەیمانگەی هونەرە جوانەکان و ئەو هونەرمەندانەی کە ئێمە پێ دەڵێن جیلی ئاڵتونی ینی ئەو جیلەیە کۆمەڵێک کاری جوانیان پێشکەش کرد و لەسەر ئەو بیناغەیە لەسەر ئەو ئەساسا دوای سەرهەڵدانیش لە باڵێن پەیمانگەی هونەرە جوانەکان دروست بوو و بەشی شانۆی پەیمانگەی جوانەکان دروست بوو و ئاکادیمی هونەرە جوانەکان دروست بوو ئەو مؤسسات و دامەزراوەش بەڕاستی بوونە بەشێک لە دروستکردنی کەوادری هونەری و لەگەڵ ئەوەشدا فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر کە چەند ڕقەمێکی زۆر لە ئەو فیستیڤاڵە بەڕێوە چووە لە هەولێر باڵێن شانۆگەری لە ئەڵمانیەوە هاتی لە هەولێر پێشکەشی کردیان لە وڵاتانی دەوروبەر لە هاتوون لە هەولێر پێشکەشکراوە لە وڵات لە باڵێن لە ئێرانەوە هاتوون لە هەولێر پێشکەشیان کردو لە وڵاتەکانی تر هاتوون ئەمە خۆی لە خۆیدا ئەوە دەگەێنێ کە بزوتنەوەی شانۆ لە شاری هەولێر بە تایبەتی بزنەوەی شانۆی کوردی ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردندایە بەڵام من باسی ئەوڕۆ ناکەم ینی بەڕاستی ئەو 2 ساڵە و بەخۆ دەزانیت چەند قەیرانێکە بوو لەگەڵ ئەوەی ڤایرۆسی کۆرۆنەشە بوو کە کۆمەڵێک چالاکی زموزۆڵ ڕاوەستان بە تایبەتر مامۆستا من هەستم کرد لە هەولێر لە دوای کۆرۆناوە چاڵاکی زۆر باش کرا چاڵاکی ڕۆشنبیری زۆر باش یعنی ڕەنگە هەفتە نەبوو بی یان بەلایکمی دەتوانم بڵێ مانگ نەبووە 1-2 چاڵاکی باشی تێدا نەبوو بی بەرنامەتان چییە بۆ داهاتبەوەی لەو ئاستا بە زیاتری بکەن نەکدا بەزی هەولێر و ئاستی باڵێن چاڵاکی ڕۆشنبیری و هونەری کاکە دکتۆر چالاکی زمزۆڵە هونەریەکان کۆمەڵێک چالاکی هەیە خۆبەخشە ینی هونەرمەندان بەڕاستی تا ئێستا بە شێوەیەکی خۆبەخش پێشکەشیان کردیان سەپۆرتی حکومی سەپۆرتی وەزارەتی ڕۆشنبیری سەپۆرتی وەزارەتی دارایی و سیاسەتی کللتوری بەهێز ئەو چالاکیانە زیاتر بەهێز دەکەن بەڕاستی ئەمە لە ڕووی هۆڵەوە هەتا ئێستا کۆمەڵێک کێشە و گرفتمان هەیە بە حکمی ئەوەی کە ئەو قەیرانانە هەبووە و بڕینی بودجە لە بەغداوە کاریگەری سلبی هەبوو لە پێشکەشکردنی ئەدای هونەری لە شاری هەولێر بەڕاستی وە لە کوردستان بەگشتی ئێمە لە هەولێر ئەو پلانەی کە هەمان بووە باڵن هەموو سێکتەرەکانی گرتیتەوە هەتا چالاکی ئەدەبیەکان هەنی بەخۆ دەزانی کە لە 2019 گەورەترین چالاکی ئەدەبی لە هەولێر بەڕێوەچوو
و شاعران و نووسەران و مفەکرین لە دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە هاتن لە ئەولێر کۆمەڵێک چالاکی و زموزۆڵی هونەریان پێشکەش کرد. ینی ئەمە خۆی لە خۆیدا ئەو چالاکیانە ئەوە دەگەێنێ حەیویەتی کللتوری لە شاری هەولێر و ئەو زموزۆڵە ئەو بزوتنەوەیە ئەو حرەکەیە بەردەوامە. بەردەوام دەبێ؟ بێگومان بەردەوام دەبێ. نزیکترین ئێڤنتی گرنگ و گەورە و ڕۆشنبیری هوەری لە هەولێر بکرێت چییە؟ ئەو چالاکیەوە کە باسمان کرد فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر. چەند مانجی تر بۆ نمونە بەرنامە هەیە لەو بێگومان ئێستا هەموو کارە هوەریەکانەوەی کە پەیوەندی بە تیپە هوەریەکان و کارە هوەریەکان و ئەجنداکە ئامادەیە بەس تەنها بودجەکە کە ئێستا حالێن لە لای بەڕێز وەزیری داراییە بودجەکە کە بەڵکو نێودەوڵەتیە بەڵێ نێودەوڵەتیە. چەند گروپ لە چەند وڵاتی جیاواز دێن بەپێی ئەو بەرنمەیە کە داتان ناوە؟ بەڵێ چەندین گروپە بەڕاستی هەتا ئێستا یەکلان نەبووتەوە بزەبت چەند بە ژمارە بەڵام تقریبان 10 گروپی شانۆیی بەشدارە یعنی ساڵانە لەو ڕقەمە بەشداری دەکەن جگە لە گروپەکانی ناوخۆ. جلای مامۆستا بەو دەنگە زۆر زڵاڵە خۆشتە و بەو ڕۆحە زۆر سوکتە حەز دەکەم بەرهەمێکی دیکە بۆمان بخوێنی بەو شێوە تایبەتی خۆت خوار ڕەحمان بکە بەردەکە نێتە خوارەوە نانایت نابی ئینشاءالله مەترسم. دەی باشە وتم نە بتون خوار ڕەحمگا ئەبێ خوا ئەگەر ڕەحمی خۆ نەبێ بخوا کەس ناتوانێت شتێکێ لە ناو ئاواز و گۆرانیدا با بڵێن تێکەڵکردنی ئاواز بەڵام بەبێ شێواندنی ئاوازەکە. ئەنی دایمەن تەماشاکن لە ناو میلەتان بە تایبەتی میلەتانی تورک و فارس و عەرەب کۆمەڵێک با بڵێن ئاوازیان هەیە لە دەیان هونەرمەند گۆتیتیانەوە ئەوە ئەساڵەتی ئەو ئاوازە دەمێنێ. بۆیە منەوە بەرامبەر کاکە پەیامیش دانیشتیم پەیامەزی یەک لەو ئاوازانە بەڕاستی یا ڕەسوول الله کە ئاوازی کاکە پەیامەزیە دەستخۆشی لێ دەکەم و ئەمنیش بە ئادای خۆم دەڵێمەوە هەر کەسە لە دینی خۆی خۆشحاڵ دەبین قوربانیان زۆر خۆشحاڵ دەبین. زۆر سپاس. يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتا ضلي مشينا ضلي مشينا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق تابع قربان ضلي مشينا ضلي مشينا رقاي طريقات بتسينم بقول رقاي طريقات بتسينم بقول علي بودينم بجانب علي بودينم بجانب يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة
هەرکەس عاشق تا بە قوربان دڵی مەشێنە دڵی مەشێنە یا ڕەسوول الله یەشەی مەدینە یەشەی مەدینە هەرکەس عاشق تا بە حەیران دڵی مەشێنە دڵی مەشێنە وەرنە تاماشای دۆست و ئەحبابان وەرنە تاماشای دۆست و ئەحبابان ئەو بێڕەحمیەینیم لە محیبان ئەو بێڕەحمیەینیم لە محیبان خەبەری دەردم چەندە تەبیبان خەبەری دەردم چەندە تەبیبان دەرمانیان نەکرد زەمی غەریبان دەرمانیان نەکرد زەمی غەریبان خوایە شادی بێ بەس بێ غەمگینی خوایە شادی بێ بەس بێ غەمگینی بۆ دڵی مشتاقەر تۆی معینی بۆ دڵی مشتاقەر تۆی معینی یا ڕەبە و جارەش بیکەی بیبینی یا ڕەبە و جارەش بیکەی بیبینی چاوی محیبان ڕۆی حەبیبان چاوی محیبان ڕۆی ڕەبی هەر خۆش بی هەر سەلامەت ڕزا و دوعایەکی زۆر باش بوو والله برا دەنگت خۆشە دەنگت خۆشە دەنگت فیلمیست گەلەگەلەک لە کۆتا شەوی ڕەمەزان ئەو نزایە گیرا ببی ئینشاءالله خوایە شادی بێ خۆشی و شادی بەس بێ بێت غەمگینی لە بۆ هەموویان لە بۆ هەموو دنیا ئەوە ئینشاءالله دوعای ئەخیری ڕەمەزان بوو الله هەر بەخۆشی هەر سەلامەتی زۆر زۆر سپاس مامۆستا هەرکێشە بۆ ئێرە هیوادارم کە سبەی دێ و جەژن دێ و جەژنی خۆشی و پێکەوە ژیان و ئارامی بێ لە کوردستان زۆر زۆر سپاس زۆر سپاس لە بۆ ئەو گوڵانە کە نخبەی هونەرمەندانی شاری هەولێر دەستیان خۆش بی من هەمیشە شانازیان پێوە دەکەم بەڕاستی جی شانازی ئێمە شانازی بە جەناب دەکەم بەخێر لەسەر چاو ڕۆژێکە زۆر زۆر بەخێراتی گەلێک مەمنون سپاس بە بۆنەی کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرنامەی پاشیف تۆڕی میدیای ڕوودا و کۆنسێرتی شەوی جەژن پێشکەش دەکات يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان لكي مشكينا لكي مشكينا أحمد شەوی پێشجەژنی ڕەمەزان کاژێردەی شەو لەسەر قەڵای هەولێر بە بەشداری هونەرمەندان پەیام عەزیزی و سەفقان ئۆرکێش هاتن بۆ هەمووان بیرتان نەچێت ئەم شەو براوەی مناجات ڕادەگەێنی کە سی ڕۆژی مانگی ڕەمەزانە بەڕاستی چاوەڕێەوەین کە بزانین کێ دەبێتە براوە خەڵاتەکەی زۆر تایبەتە وەڵا خۆمان نازانین پێشی بێمە پرۆگرام پرسیارم کرد لە ستافەکە وتم کێ بۆتە براوە وتیان ئێمەش نازانین چاوەڕێ ئەەکەین کە نازانی بگاتە دەستمان و ئەنجامەکە لە کۆتاییدا ڕادەگەێنین ئێستا بەرگێکی دیکەمان هەیە ڕەمەزان بەرەو کۆتایی دەچێت خەڵک ژیانی شێوانی ستایلی دەگۆڕێ بێگومان بە تایبەت لە بواری تەندروستیدا خواردن خەو وەرزشکردن بە تایبەت ئەوانەی کە نەخۆشن دەرمانیان هەیە خود دەرمان دەخۆن هەر بۆ ئەمە بەستە میوانێکمان هەیە گفتوگۆی لەسەر دەکەین دکتۆر زرار حسێن ڕەسوڵ
پسپۆڕی هەنا و دڵ زۆر زۆر باشی بەخێر جنابی دکتۆر بەخێر بێ دکتۆر زۆر بەخێر بێ دکتۆر زۆر بەخێراتی خێراتی دەمەوێت لە کولتوری جژنەوە دەست پێ بکەم لە کوردستان بەخوا ئەگەر ڕۆژی یەکەم ڕۆژ برنج و فاسۆلیا و قەیسی و قەل و قاز و ئەم شتانە نەبێ هەر بە جەژن حساب نییە اینجا بەڵام لە بواری تەندروستیەوە پێمان بڵێ دوای مانگێک بە ڕۆژ و بوون و فاستینگ کە مەعیدەت شێوازی و مەتابلیزمی لە شیشت تەنانەت گۆڕاوە ئەمە چۆن چی بخۆین بەیانەکەی چی لێ بندرێنرێ و چۆن بیخۆین بە ئەوەی کە زیان بەجەستەمان نەگەیەنێت شەوتان باش شەوی بینەران باش بە دڵنیایەوە خواردنێکی قورس پاش 30 ڕۆژ بە ڕۆژوبوون لە بەیانیاندا شتێکی تەندروست نییە بە تایبەت بۆ کەسانێک کە فێر بوون پاشیف خواردنێکی سوک بخۆن ئەمە بۆ کەسانێک کە پاشیفیان خواردنی قورس بۆ لەوانێ زۆر کاریگەری نەبێ بەڵام شتێکی تەندروست نییە بۆ ئەم گروپە کەسە خواردنی قورس لە بەیانیاندا پاش ئەم 30 ڕۆژە بە دڵنیایەوە کێشەی تەندروستی بۆ دروست دەکات چونکە کاتی دەوێتەوە تاوەکو مەعیدەت ڕادێنەوە تاوەکو ئەم هۆرمۆنانەی ناو لەشت دێنەوە سەر ڕێک دەبنەوە دێنەوە سەر ئەو ڕتمە تەندروستەی کە پێش ڕەمەزان هەیبووە بۆیە وا باشە لە ڕاستیدا لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ بەیانیان خواردنێکی سوک بخورێ بڵێ بەخوا ئێمە چێکەین یەکەم ڕۆژی جەژن بەیانەکەی نانەخۆین نیوەڕۆکەی گەرمیەکەینەوە ئێوارەکە شێر گەرمیەکەینەوە ئەی خۆینەوە نەما حەز لێیە بە دڵنیایەوە بەس زۆر بە کورتی ینی خواردنێک بێ دەبێ نزیک بێ لەو خواردنەی کە پاشی خواردوتە لە ڕووی ینی قورسیەوە لە ڕووی پێکاتەوە بۆ تووشی تەسەموم و ژەهراویبوونی مەعیدە نەبی دکتۆر بێگومان منداڵن زارۆکم بچووکن و شەکر دخون جۆر بە جوور دخون ڕاحای شەکر بسکەویت و گەلک شێرانیە تەب لە هەف دکرد منیش نه خۆ هەر مناڵ لەکەرم بکە ئجارێ ئەم چ شیرە تێل خەلکێ بکن بەرا زارۆکی خۆیانی چ بکن و هەگەر هات و یەکی و زارۆکا تەب لە هەف کرد چ بکن باش چ ئیجرئات هەنە بکن گتە سەمم بچێنە لە ڕاستیدا و کللتورەی کە چکلێتێکی زۆر دەبەشرێتەوە ئەمە کللتورێکی زۆر تەندروست نییە ئەگە تێبینی کە این ساڵانی پێشتر ئەم چکلێتە زۆرە ڕاستی نەدەبەشرایەوە لەوانەیە هەندێک شتی تر هەبوو کە هەنجیری وشک بوو یاخود هەندێک شتی تر هەبوو کە دەبەشرایەوە ئەمە تەندروسترە ئیتر دەبێ بۆ منداڵەکان لە ڕاستیدا زۆر ئاگامان لێبێت چونکی ژەهراوی بوون بە مەعیدە بە خواردنی شیرن ئەم چکلێت و ئەوانە یەکێکە لەو هۆکارانەی کە زۆرترین نەخۆشمان تووشی تەواری دەبێت بەس مناڵ بەس چێگیرە دکتۆر بەڵێ مناڵ لە مناڵیشدا لە ڕاستیدا بە هەر چۆنێک بێ کۆنتترۆلی بکەین چونکی یەکێکە لەو هۆکارانەی کە تووشی ژەهراوی بوون دەبن تووشی سکسچون و ڕشانەوە دەبن هەر منداڵیش نەبان و یعنی گەورەش کە تو بۆ نمونە ها لە جەژندا خەڵک زۆر سەردانی یەکتر خزم و کەس و دۆست دەکا ئیتر کە شیرینیت بۆ دەینی کە تۆ نەی خۆی جەژنەوە ڕەنگە خۆشتتامە باسکەم کاک پێم سەفان تۆش من بە مناڵی باوکم بە ڕەحمەت بێ کە هەر ئەچوو بۆ جژن بۆ ماڵان ئەها نقلی کۆ کردو لە گیرفانەکانیە کە ئەها تەوانێت بە تایبەت دانیشتم کامەی خۆش بوو ئەم خوار ئیتر ماڵ نەبوو من نقڵەکەی نەخۆم بەڕاستی مناڵ ناگیرێت چکە زۆر زۆر حەزیان بە شیرینیە و بە تایبەت گەورەش هەیە کە بەڕاستی شیرینی نەخوات کەوای نەبووە لە دنیا ڕۆژی 10 کیلو شیرین بخوارێت کەوای ڕێنمایی پزیشکی چییە بۆ خەڵکێک کە لە ڕۆژی جەژن چکلات و پاقلاوە ئەو شتانە دەخوات ڕێنمایەکانەوە لەبری ئەوە ببوورە لەبری ئەوە پێمە پێشمان بڵێ چ باشە خەڵک بیداتە میوانەکانی ڕێنمایەکە ئەوەیە لە ڕاستیدا کە تۆ جۆریەت چۆنیەتی ئەم چکلێت و ئەمانە بگۆڕین بە شتێکی تەندروستتر لەوانە میوە لە ڕاستیدا بۆ میوە نادرێت یعنی میوە هەبێتن لە جیاتی چکلێتەکە توانێت میوەکە یاخود ئەو کە میوەی تەڕژ نەبێ میوەی وشکەیە توی وشکەیە هەنجیری وشکەوە شتێکی زۆر تەندروسترە بۆ ئەو گروپە کەسانی کە شەکران هەیە ئەمە لە ڕاستیدا شتێکی زۆر ترسناکە کە دێتە پێشت لەوانەیە کەسەکە خۆی پێنەگرێت یاخود خواردن لە ڕاستیدا کە تۆ بەیانیەکە خواردنێکی معنی منەظەمت هەبێت لەوانێت تۆ نەتوانی مەعیدەت هەموو چکلێت و ئەمە نەباتن دەتوانی تۆ لەم ڕوانگەیەوە کۆنتترۆلی بکەیت کە زۆر شیرینی نەخورێت ڕۆژ لە شی مرۆڤێتەوە تایم ینی بە چەند ڕۆژ لە
شێوازی خۆی یەتە دەرەوە بە چەند ڕۆژێتەوە دەگەڕێتەوە سەر پرسیارێکی زۆر دروستە لە ڕاستیدا هەم بۆ خەو هەم بۆ خواردن لەشی مرۆڤ هەموو لێ کۆڵنیەوەکان ئەوان سەلمان 10 ڕۆژی پێویستە 10 ڕۆژی پێویستە کە تۆ بگەڕێەوە سەر باری پێش ڕەمەزان یعنی تۆ 30 ڕۆژت ڕۆژوو گرتووە خەوت هەموو گۆڕاوە خەوت چەند سەعاتێک چۆتە دواوە خواردنت هەمووی گۆڕاوە لایانی کەم 10 ڕۆژی پێویستە ئەی بە چەند ڕۆژ ڕایەت لە شێوازێکی نوێی شێوازە نوێ ڕۆژی پێویستە تا دەچێەوە سەر شێوازە تەندروستەکە دکتۆر بمبورە لە هەندێک ماڵ خورما دابەش دەکرێت لە بری چکلات و پاقلاوە تەندروستە تەندروسترە لە چکلێت و پاقلاوە بە دڵنیاییەوە باشە ئێمە ڕەنگە باوبی لە کاتی ڕۆژشکاندن و ئەوانە خواردنی قورس بخورێ ڕەنگە ئێستا وەرگرانمان کە گویان لە ئێمە بڵێ قەی چییە کە خۆ من مەغریبان خواردنی قورسم خواردیە بەیانی جەژگیش خواردنی قورس دەخۆم ئەمە هەمان شتە؟ نەخێر هەمان شت نییە ئەم خواردنە قورسانەی کە لە ڕەمەزان خواردومانە ئێواران کاتی ئیفتار لە ڕاستیدا دەبێ وردە وردە بیگوازینەوە بۆ نیوەڕۆ دواتر بۆ بەیانی لایانی کەم بۆ نیوەڕۆ دەبێ بگەڕێنەوە سەرەوەی کە پاش ڕەمەزان خواردنە سوکەکەمان ئێوارە بێتن یعنی خواردنێکی زۆر سوک بخۆین دکتۆر هەواڵم بانۆ پرسە کرد گۆ ینی ئەو ساعتا بیولۆجی وێ چاوە بەگەر وەک بەرێش بۆ خواردنێ نەخواستم ئەوانە پاشیف خەڵک بێتر پاشیوێ بخۆین چاوە پاشیوێ بەگو هێزن پێشتر بینن تاشتێ ینی مەبەست جێکی وێ چاوا بکن ینی چەند داعینێ دەمێت بخۆن وێ چلۆ بەگەرین ئەو ساعتا بیولۆجی وێ چلۆ سەر ڕاستش بۆ خەوەشی بەیانی تشت بەڵێ دەتوانین ینی ئەمە شتێکی بەڕاستی تەندروسترە ینی ئەم پارشیوە دەبێ بێنیەوە بەیانی چلۆ بێ چۆن شێوازێک ینی خۆی دەبێت تەدریجیان ینی تۆ داعینێ دەمێت تمتە بخۆ نانا لە عمی دەمێ نایێت تۆ مەسەنا تۆ نانی بەیانیان کەمتر بخۆ کەمتر تەنارێت خۆ مەجبور بکیانی بەست وە بزانم کاتی بدەین دکتۆر وەڵاممان بداتەوە ببورە مەبەستەکە ئەوەیە تو ئەم خواردنەی کە لە پارشێوان خواردوتە چۆن بهێنینەوە بەیانیان لە ڕاستیدا ئەمە بە شێوازێک دەبێت کە ینی چۆن خواردنەکە پێکهاتەکەی هەم کەمیەکەی دەبێت تۆزێک نزیک بێتن ینی لەم خواردنەی کەمی کە تۆ دەتەوێت بەیانیان بیخۆی و تەدریجیان هەم کەمیەکەی هەم پێکهاتەکەی زیادکەی پاش 10 ڕۆژ دەتوانانی پێکهاتەیەک بێت کە قورسیش بێ بۆی قورسترین خواردن تۆ دەتوانی بەیانیان بیخۆی بەێ دکتۆر خۆ ئێمە ئەزوولە فێر ببووم ساعت 12 کاژێر 12 دوێز ڕازایی بم إنها سيستما متبدأ هاتي جوهرتن يعني از وقت بريس حر ساعات ببده مثلا يازده كاجير يازده از شعبي خبقرم وكهرباء بمرينم ويقولوا ساعات فقر ولو ساعات بيولوجي فقرن ساعات بيولوجي بوري خصنوي خو لراستي دا تشن نقاطك يا مدى بيراميد جرين ترين يعني تو فير بو الى رمضان دا ساعاتي كي شو بخوي تو كباج رمضان ناتواني رأسا ساعات دي شو ياخذ نوي شو بخوي يعني 3 ساعات بيهن بيش اما هم وانا لروجيا كمي ججن داوما تاقي دو دمانه شو زوب خوين ويباني زو استين ججنا اما شتكي براسي ناتواني تو بيكيس بال ساعات بيولوجي انسان رقي بينادا رقا تندرستك ويكدو دتواني ليكم روجي ججن دا تنها نيو ساعات بو 1 ساعات زوتر بخوي روجانا نيو ساعات دهينيا بيش تا دغي او ما بستي كتو دتوي يعني دروجي بيويسا توكا لساعات شوان ساعات يك خوتي رمضان تا دهيني وساعات نودا يعني اما بالتدريجي ذكري بوي خودرك يعني قناخ بلى والله اما ساعات شهر بينج خير كنا مساعد شغل مساعد هش خلص المخا برز دكتور من فرسيارك ما مثلا بون منخم سكريم هي امي بس روجي سجار حبيب خم لبر خاطري رمضان كردو متى باشي وافطار يعني روج الدجار اي لبواري پزشکی نه لبواري شريعه لبواري پزشکی درسته او کار بکم دوای رمضان چون بیکم یکسر بیکم سه یا مثلا چون ابي او یا لقال دكتور پزشک با قصب کم یا لقال دكتور قصب کم اواني شکران هي ما پیورک مان هي ک یکم شد رګه د دین کسه به روجوبه ل روی زانستیوا اگر رګه مان دا امجا درمانکانی بوده ګورین ل سه مواد کینه دوجم پێوەرێکمان هەیە ئەگەر تۆ توانیوتە بە ڕۆژوو بی و ڕەمەزانەکە بە ڕۆژوو بووی و ژەمی حەبەکانت بوویتە دووژەم پاش ڕەمەزان لە ڕاستیدا دەبی بە ڕاوێژی پزیشک
دەرمانەکانت بگۆڕیەوە بۆ سێژەمەکە دابەشی بکەیەوە و بەتەکیدی لەبەر تۆ سێژەم خواردن دەخۆی کە پێش ڕەمەزان سێ جار ئەو حەبەت خواردووە لەگەڵ پزیشکەکە دەتوانی بیکەوە سێجەم شتێکی یعنی بەبێ پزیشک ناتوانانی یەکسەر بێتەوە سەر خشتەی خواردنی دەرمانەکانی پێش ڕەمەزان ئەگەر پێش ڕەمەزان بەڵێ دەتوانێت معنی ئەگەر پێش ڕەمەزان دەستکاری کراوە دەتوانی بگەڕێەوە سەر هەمان ڕێچکە هەموو دەرمانی بەم شێوەیە جنابی دکتۆر بۆ ئەوانەی شەکران هەیە بۆ نەخۆشەکانی تر بۆ نەخۆشەکانی تریش هەمویان پێش ڕەمەزان چۆن بۆ دەتوانی ڕەسەن بگەڕێەوە سەری زۆر شتێکی ئاساییە دکتۆر زرار هێدی بەرە و گەرمبوون و کەش گەرم دەبی و جەژنیشە لەبارەی ئەمەوە ڕێنمایی پزیشکی چییە بەوەی کەوە خواردن و گەرما بەیەکەوە کاریگەری خراپ نەکاتە سەرمان و تووشی نەخۆشی نەبین ئەمە دەچێتە ئەو بابی گەرمابوون یعنی یاخود هەتاوبردن خۆربردن لە ڕاستیدا لە ڕەمەزاندا هەوڵمانداوە کەمترین بەرکەوتنمان لەگەڵ تیشکی خۆر بێت بۆ ئەوەی تینومان نەبێ و برسیمان نەبێ و یاخود لانی کەم عرەقەیەکی زۆر نەکەین لە جژنەکاندا ئێمە دەردەکەوین لەوانێت تووشی خۆر بەرمان دەکەوێت لە ڕاستیدا ئەمە زۆر کەس تووشی سووتانی پێز دەبن تووشی هەتاوبردن دەبن لەبەرەوە زۆر گرنگە ینی تۆ ئەمەش دیسان بە تەدریجی بکە ینی زۆرترین خۆرت لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ بەر نەکەوێت بۆی لە تووشی سووتانی پێست نەبییان لانی کەم تووشی تەسەموم نەبێت چونکە زۆر کەسمان هەیە تووشی وشکبوونەوە دەبن لەبەر ئەو هەندێک ڕەنگە تووشی کەمی ڤیتامینات ببن بۆ ئەمانە چارەست چییە دکتۆر کەمی ڤیتامینات لە تۆ 30 ڕۆژ کە خۆرت بەر نەکەوتووە بە دڵنیایەوە یان خودت خواردنێکی ڕێکت نەبووە لە پاش ڕەمەزان یاخود لە ڕۆژانی جەژندا دیسان خواردنەکان لە ڕاستیدا زۆر گرنگی بدەین بە چۆنیەتی خواردنەکان پڕ بێت لە ڤیتامینەکان بە تایبەتی ڤیتامینی مەسەلەن سی هەیە ڤیتامین B12 هەیە لە کە لە خواردنی میوەکاندا هەیە پرتەقاڵدا یاخود ئاسن کە لە نیسان ڤیتامین دی کە لە زۆربەی خەڵک لە کوردستان کێشێ هەندێک نەخۆش هەیە جۆری نەخۆشی ڕەنگە تۆزێک لەوەیە پێویستبی بەر لە ڕەمەزان ڕاوێژ بە پزیشکەکەی بک بۆ نمونەوانەی نەخۆشی گورچی لیان هەیە ئەم نەخۆشیانە چین کە دوای ڕەمەزان پێویستە ئەوانە سەردانی پزیشکەکانیان بکەن پشکنین بکەن بۆ دڵنیابوون لەوەی کە ڕۆژوو خوانەخواستە کاریگەرێکی خراپی دروست نەکردێ لەسەر نەخۆشیانە بۆ زۆربەی نەخۆشیەکان ئەمە پێش ڕەمەزان گرنگترە لای پزیشک یعنی پێش ڕەمەزان کەسەکە سەردانی پزیشکی کردبێ بۆ ئەوەی ڕێگای پێبدا کە بتوانێت بە ڕۆژوو بێ لە ڕووی زانستیەوە بۆ دوای ڕەمەزان لە ڕاستیدا شتێکی تایبەتمان نییە بۆ زۆربەی نەخۆشیەکان کە پێویست ناکە تۆ هیچ نیشانەیەکی خراپت نەبوو گۆڕانکارێک لەسەر جەسەد ڕووی نەدابوو پێویست ناکە سەردانی پزیشک پێ لە ڕاستیدا پشکنین ناکاتەوە هیچ پشکنینێک ناکە کە شتێکی نوێ نەبوو نیشانەیەکی نوێ نەبوو لە جەسەددا بۆ هەموو نەخۆشانی شەکرە زەخت دڵ لە ڕاستیدا باشە دکتۆر من دوو پرسیارمە دانێکیان ئەو کەسانێک کە بیانێ خەویان ڕێکخەنەوانێ لە دوای ئەوەی کە ڕەمەزان کێشەی خەویان هەبووە ئەتوانن بە حەبی خەوڕێکی بخەنەوە ئەو حەبانی کە ئێستا بۆ نمونە نازانم ئەتوانم ناوی براندەکە بێنم یان نا بەڵام براندێکی زۆر بەناوبانکە پێم وەڵێن نابێت بەڵام حەبێکی خەوی هەیە و ڕسمێکی مۆرە و مانگیشی لەسەر بۆ شۆ ئەتوانن ئەو کەسانە بە حەب خەوەکانە ڕێکخەنەوەیان شتێکی باش نییە شتێکی باش نییە لە ڕاستیدا ئەم یەک نقطەی باسم کرد کە تەدریجیان سەعاتەکانی خەوت بێنێ پێش یەک لە نقطەکان نقطەی ترمان هەیە لەوانە لە ڕاستیدا دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مۆبایل و ئایپادوانە پێشخەوتن نقطەی دووەم بۆی خەوت ڕێکێ و نقطەیەکی ترەوەیە کە بتوانێت بەڕاستیدا حەمامێکی گەرم یاخود ئەوە بکەی ئەوە یەکێکی ترەکە بۆی بتوانانی خەوت ڕێکەوە یاخود زۆر ماندوو بکەیت وەرزشکردنە دەچێتە بابی وەرزشکردنەوە وەرزشێکت کردبێ کە تۆ چیتر بە ڕۆژوونی دەتوانێت وەرزشێکت کرد بەمە نقطەی چوارەمە لە ڕاستیدا بۆ دەرمان هیچ دەرمانێک پێویست ناکە بەکاربێن چونکە تۆ تەنها شێوازی سایکلی خەوت گۆڕاوە شتێکی سروشتیە یعنی تۆ 30 ڕۆژ بەم شێوازە هەستاوی دانیشتوی تۆ لە پاش ڕەمەزانیش وەچی وتم لە ماوەی 10 ڕۆژدا کە تۆ تۆزێک خۆت هەوڵی بۆ بدەیت ئەم نقطانە جێبەجێکی دەگەڕێەوە سەر خەوێکی ڕێک و پێویست بە دەربەکارهێنان هیچ دەرمانێک ناکە باشە ئەو کەسانێک کە وەرزشیان کردووە یاخود ئەچن بۆ قاعەکانی یاریکردن جیمەکەن ئەو وەرزشەکە چۆن ڕێکخەنەوە وەرزشکردنەکەش ئەکید ئەوەی ڕەمەزان کەمتر کردویانە زۆربەی زۆریان ئەوەی بە ڕۆژوو ببێ وەرزشێکی کەمتری کردووە گەڕانەوە بۆ سەر وەرزشێکی توند ئەمیشان هەر دەبێ بە شێوازێکی هێدی بێ لە گرنگترینیانەوەیە کە ئێمە دەگەڕێنەوە سەر سێژەم خواردن زۆر گرنگە لانی کەم 3 سەعات پاش خواردن بگەڕێەوە سەر وەرزشکردن لانی کەم 3 سەعات
باشترین کات بۆ وەرزشکردن کێ هەر کاتێک بۆ تۆ گونجاوە بەڵام 3 ساعت پاش خواردن بێتن تەڵام گەر کاتێک بە پێی ئەوەی کە بۆ تۆ گونجاو بە پێی شوکارەکەت بەڵام بەیانیان باشترین کاتە کە ئێمە سەری ڕێککەوتوین بەیانیان باشترین کاتە بۆ وەرزشکردن زۆر سپاس بۆ جناب کاکە سەفقان بەردەوامین لەبەرەوەی کە کۆتاشەوی پاشیڤ و کۆتا بەرنامەی پاشیڤە هەمیشە مامۆستایانی ئاینی ئاماژە بە فەرمودەیەکی پێغەمبەر دەکەن درودی خوای لەسەر بێ بەوەی کە ئەیتر کاتی وەرگرتنەوەی خەڵاتە بزانین کە چێ خەڵات وەردەگرێت خەڵاتی ڕەمەزان خەڵاتی ڕووداویش هەیە ئەمە ئەوەی کە بانو باسی کرد دواتر ڕادەگەینین بەڵام ئێمە باس لە خەڵاتە ئاینیەکە دەکەین خەڵاتی ڕەمەزان خەڵاتی ئیلاهی بزانین چێ وەری دەگری بۆ ئەمە میوانداری مامۆستا محەممەد سدیقمان کردووە پێشمێژ وتار خوێن بەخێر بێ مامۆستا زۆر زۆر بەخێراتی مامۆستاگیان بەخێر بێ سەرچاوە خێری هاتیە سلامت دی ممنون تشکر دەکەم سلامت دی جناب مامۆستا زۆر زۆر بەخێراتی خۆتان جنابی کاک دکتۆر باسی خەڵاتی ئیلاهی کرد من دەمانەوێ زۆرتر ینی سەبارەت بە ئەو خەڵاتی بۆمان باس بفەرموویت بەڵێ پێشەچی سپاس بۆ ئەو دەرفەتە بە ناوی خۆی گەورە و میهرەبان درود و میهرەبانی خۆی گەورە ببارێتە سەر دڵ و دەرونی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەروەها ببارێتە سەر تەواوی یار و یاوەرانی و هەروەها درود و میهرەبانی خۆی گەورە بۆ سەر تەواوی ئێوەی بەڕێز و تەواوی بینەران و بیسەرانی ئێوەی بەڕێز دیارە دیاریەکانی خۆی گەورە دیاری ئیلاهیەکان زۆرن وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها دیاریەکان هەڵبەت گەلێک زۆرن بەڵام هەندێک دیاری هەنە خۆی گەورە تایبەتی کردن بە هەندێک مەراسیمی تایبەت یەکێک لەو دیاریە هەرە گرنگانە یاخود لەو بەخشە هەرە گەورە و پیرۆزانە دیاری مانجی ڕەمەزانە خۆی گەورە دیارەکی تایبەتی داناوە طبعا دیارەکەش دیارەکی تایبەت نییە سێ جۆرە دیاری هەیە یەکیان مەغفرەتە یەکیان عفو لێبوردەیی خۆی گەورەیە یەکیان ئازادکردنە المەغفرە والعفو والعتق من النار بەڵێ سێ جۆرە دیاری خۆی گەورە هەیە لە بۆ ڕۆژوانی مانجی ڕەمەزان یعنی ئەوەی کە لە فەرمودە هەیە لە بەیانی جەژندا فریشتەکان دادەبەزێن بانگ لە خەڵک دەکەن و وەرن ئەمە چۆنە فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم دەفەرمێ لە بەیانی ڕۆژی جەژن فریشتەکاندا دەبەزنە سەر ئەرزی لە سەرەتای هەموو کۆڵانەکان ڕادەوەستن پێشوازی لەو خەڵکانە دەکەن کەوا بەرەو نوێژی جەژن دەچن دەڵێن وەرن بۆ لای خوای ئەو خوایە کەوا زۆر میهرەبانە دەرگای میهرەبانی کراوەیە لەسەر ئێوە وەرن بۆ ئەو بەخشانەی کە خوای گەورە بۆ ئێوەی ئامادە کردووە باشە کەوایە چێ خەڵاتی ڕەمەزان وەردەگری هەموو خەڵک یان تەنیا ئەوانەی بە ڕۆژوو بوون و ئەوانەی پەرستشی ڕەمەزانیان کردووە دیارە خەڵاتەکان هەموو کاتێک کەسێک کە ئیشێک دەکات یاخود کارێک دەکات تاقیکردنەوەیەک دەکات حتما بەرەنجامی هەیە بەرەنجامی هەیە نەتیجەی هەیە و ڕەنگە خەڵاتیشی تێدا بێ و ئەو خەڵاتە تایبەتە بە ڕۆژوانانی مانجی ڕەمەزان یعنی جگە لە ڕۆژوانانی مانجی ڕەمەزان ئەو خەڵاتە بەریان ناکەوێت بەڵێ باش یەکی بە ڕۆژوو بێ لێ نکار بە هەر مێژە ئاجژنێ ئەو چاوایی طبعا ئەوانەی کەوا نەتوانی عزری هەیە یعنی لە شەرعدا کابرا ئینسانێک ئەگە عزری هەبوو عزرێک شەرعی هەبوو ئەوە هیچ حرەجی لەسەر نییە بەڵام ئەگەر لە ماڵ بوو نەخۆش بوو حەزی دەکرد لە مەراسیمە بەشدار بێ لە جەژن لە مەراسیمی جەژن لەو شعائرە گەورە ئاینیە بەڵام نەی دەتوانی لەبەر هەر لە بە هۆکارێکی نەخۆشی بوو یاخود
مانعێکی تر هەبوو ئەوە عینەن خێری دەگاتێ. باشە مامۆستای بۆ خانمان خانمان بە هەمان شێوە خۆ ئەوانیش کاتێک کە خی گەورە باسی ڕۆژوانان دەکات جیاوازی نییە لە مابینی پیا ئەوە دوای لە باسی نوێژی جەژن ڕەنگە ئەو پرسیاری سەفخان کردی ینی کەسێک پەرستشی کردووە نوێژی کردووە ڕۆژووی گرتووە قورئانی خوێندووە بە جۆرەی توانای خۆی بەڵام ناچێتە نوێژی جەژن خەڵاتەکە وەردەگرێ حتمما ینی ئامادەبوون لە نوێژی جەژن مەرجی وەرگرتنی خەڵاتەیان ڕەنگە ئەگەر ئامادەش نەبێ مادەم بە پێربانگەوازیەکەی خواوە چووە ڕۆژەکانی گرتووە شەو نوێژی کردووە تەراویحی کردووە هەمان ئەجر و پاداشتی دەگاتێ. خەڵاتەکە لە بەرەبەیانی جەژنە یان لە قیامەتە نا هەر ئەو ڕۆژێکەوە حزوری دەبێت لە جەژن بۆی دەبڕدرێتەوە دادەنرێتن بۆی حاضر کراوە دادەندرێ و ئامادەیە ئینشاءالله حتمما هزار ساڵاوات درود و سەڵامی خوا و هەموو ئەنبیا الله و هەموو مەلایکە لە ڕۆحی مبارەکی حەزەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم بۆ ئەو دینە خاوێنە کە هەمووی ڕەحمەتە و بەرەکەتە و مەغفرەتە کە بۆ ئێمە دایناوە. هەڵبەت ئەومان لەبیر بێ ابن قەیم جەوزی فرمودەیەکی جوانی هەیە دەفەرمێ الشریعة مصلحة كلها ورحمة كلها وحكمة كلها وعدل كلها. اینجا ئەم عەدالەتە و دادپەروەریی خوایە بۆ هەموو کەسێک بۆ هەموو مرۆڤەکان وەکو یەک وایە بەڵام ئەوانەی کەوا وابەستە و پابەندن بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا دیارەکان تەنها ئەوان دەگرێتەوە. کەوایە مامۆستا محەممەد سدیق بەشداریکردن لە ڕێوڕسمی جەژن لە ئیسلامدا حکومەکەی واجبە یان سنەتە؟ نا بەشداریکردنی نوێژی جەژن سنەتە سنەتێکی مؤکەدەیە بە لەسەر ڕای کۆی زانایانی ئیسلام. بۆ پیاو یان بۆ ئافرەتیش کەبان و پرسیاری کرد نوێژی جەژن طبعاً بەڵێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژەکانی جەژنە دەبردرانە دەرەوەی مزگەوت حتا لە سەردەمی خولەفاکانیش ڕەزا و ڕەحمەتی خوان لێبێ نوێژی جەژن لە دەرەوەی مزگەوت دەکرا بۆ ئەوەی تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا بەشدار بن چونکە نوێژی جەژن بەشێکە لە واتا و مەفهومی دەربڕینی خۆشی بۆ ئەوەی تەواو چین و توێژەکانی کۆمەلگا بەشدار بن لەو خۆشیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کەوا هەموو چین و توێژەکان تەنانەت ئەو ژنانەی کەوا لە حاڵەتی سووری مانگانە و نوێژکردنیش دانا ئەوانیش دەتوانن بەشدار بن تەنها لە کردنی نوێژەکە ناکەن ئەمما حزوریان دەبێت لە گوێ ڕاگرتن لە خوتبە و لە تەواوی مەوعیزەکان و لە نوێژەکەش حزوریان دەبێ و بەشداریان دەبێت. اش بۆ شوێنی نوێژ تا بەحث کردە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەردەکەتش دەرەوەی مزگەفتی ئێمەژی پێویستە ئێستا دەرکەون دەرەوەی یانژی ئەم لە کو بجێون لە مزگەفتی گەورە مزگەفتە مەزن باژاردی یان چاوە وەکو ئێستا کەوا عادەت و باوە لەبەر ئەوەی ڕەنگە شوێنی گونجاو نەبێ هەر لە مزگەوتەکان ئەنجام دەدرێتن هیچ لاری و مانیعش نییە هەموو مزگەوت لە هەموو مزگەوتێک بەڵام باش وایە ئەگەر مزگەوتێکی گەورە هەبی لە شوێنێک تەواوی خەڵکەکە لێ کۆ بێتەوە بۆ ئەوەی هەموو خەڵک زیاتر بێکەوە ئاشنا بن و هەروەها پیرۆزبایی جەژن لە یەکتر بکەن. یعنی لەو شوێنانەی مامۆستا لەو شوێنانەی کە گوندن یان ماڵیان کەمە شوێنێکی مناسبیان هەیە وا باشە خەڵکەکە بچیتە ئەو شوێنە هەمووی بەیەکەوە سنەتتر ئاوایە؟ بەڵێ سنەت وایە کە خەڵێک لەو ڕۆژە یعنی لەو شوێنە خڕ ببنەوە سنەتەکە وایە بەڵێ سنەتەکە وایە بەڵێ واجبەکانی جەژن بە تایبەتتر بێجگە لە ئامادەبوون لە مەراسیمی جەژن تاچی مسلمان دەبێت چی بکا لە جەژن؟ یەکەم ئەرکی مسلمان چونکە خوا دەفەرمێ وەلیتوکملوا العدة وەلیتوکبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. یەکێک لە ئەرکە هەرە سەرەکیەکانی عینی پیرۆزی ئیسلام لە ئەنجامدانی نوێژی جەژن ئەوەیە لە بەرابەیانی جەژندا هەموو مسلمانێک لە مزگەوت بێ یاخود لە ماڵەوە بێت تەکبیر لێ بدە تەکبیر لێ بدە چونکە بەڕاستی جێژنەکانی مسلمانان لە دوای دوو عیبادەتێکی زۆر گەورە دێن یەکیان ئەنجامدانی بەڕۆژبوونی مانجی ڕەمەزانە کە عیبادەتێکی گەورەیە و خالیس لە بۆ خوایە الصوم لي وأنا أجزي به و دووەم عیبادەتی حەجکردنە ئەنجامدانی حەج ئەو دوو عیبادەتانە ئەو دوو جێژنان لە دوودا دێتن بۆیە ئەنجامدانی نوێژی جەژن لەو هەردوو جێژنانە سنەتێکی مؤکەدەیە وەکو گوتمان و
شرطیش نییە یعنی هەموو کەسێک ئەو نوێژە بکەن ینی وەکو گوتمان ڕەنگە نەفەر هەبی پەیڕانەگە لە دەوامە یان لە شوێنێکی ترە بەڵام ئەگەر لە شار بێ وا باشە حزوری هەبێتن ئەیسەبارەت بە خودبەی جەژن دوای دوو ڕکعات نوێژەکە کرا نوێژی جەژن ئایا دەبێت دانیشی مەرجە تا خودبەکە تەواو بێ یاخود دەتوانی هەستی و بڕۆیت وا خێرترە ئینسان کە نوێژی جەژنی کە نوێژی کرد سنت وایە کە گوێش لە بۆ وتارەکان ڕابگریتن باشە کاتی نوێژی جەژن زۆر مهمە چونکە بزانین لە ڕووی شەرعیەوە کاتەکەی کەی دەست پێ دەکا و کەی کۆتایی دێ بە ئەوەی ئەوانەی کە مەبەستیانە ئەم نوێژە بکەن چۆن بیکەن کاتەکە کەی دەست پێ دەکا و کەی کۆتایی بەڵێ دیارە کاتی نوێژی جەژن دوای هەڵاتنی ڕۆژ بەقەدەر چارێک دەدەقا دوای ئەوەی کەوا ڕۆژ هەڵدێ ئەو کات ئەنجام دەدرێ ئەوە باشە تۆزێکیش تاخیرتر بکرێت تا مسلمانان سەرفترەکەی خۆیان دەدەن چونکە یەکێک لە ئامانجەکانی ئەنجامدانی نوێژی جەژن ئەوەیە کەوا مسلمانان سەرفترەی خۆیان بدەن و ئامانجیش لە دانی ئەو سەرفترە ئەوەیە بۆ ئەوەی کەوا هەژار و نەدارەکان بەشدار بن لە خۆشی ڕۆژی جەژن باش سەیدایم ئانا ئێمە لە ڕۆژاوای کوردستانی پشتی مێژە جەژنێ زلام بەدگەرن ژن دەڕن یان درن سەر مەزەلم درن سەر گۆرێ مریا بەڵێ خودی ڕحما خودی المریەوە تەبدا بکە ئەم درن پشتیوێ سەردانا مەرڤایجا سیلەت الرحم سەردان شەرتە سیلەت الرحم ڕۆژیاتە قبول بیان چاو ببوورە لەسەر پرسیارێکی جەنابی دکتۆری کە فەرمووی گرنگترین کارەکان کە لە جەژن ئەنجام بدرێن گوتمان پاشی تەکبیرەکان لەدانی تەکبیرەکە ببوورە لە با بڵێن ئەمڕۆ ئێستامە داخلی ڕۆژی کۆتایی ڕەمەزان سبەی ئێوارە دەست پێ دەکرێتن لای ئێمە ئەمڕۆیە ینی ئەمڕۆ کە ڕۆژ ئاوا دەبی کۆتا ڕۆژی ڕەمەزان کاتی تەکبیرە دەست پێ بەڵێ کە بڵێن ئەگە ئەوڕۆ ئاخر ڕۆژی ڕەمەزان بێ لە ئێوارەوە دەست پێ دەکرێت بەڵام لە جێژنی ڕەمەزاندا تەکبیر هەتا نوێژی جەژن تا نوێژی بەس لە جێژنی قوربان تا سێ ڕۆژی کە پێ دەگوتێت ئەیام تەشیق لێ دەژێتن گرنگترین کارەکانۆشی گوتمان ئەنجام ئەو تەکبیرانەیە بەشداریکردنە لە ڕێوڕسمی جەژن بەڵێ و هەروەها لێبوردەیی یعنی گرنگە مرۆڤی مسلمان کە دەچێت بۆ جەژنە هەرچی حقد و دژمنایەتی کە هەیە لە مابینیان هەموو وەلا بنێ لەبەر خاتری خوا نمونەیەکی زۆر جوان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێکیان دانیشت بوو لە ناو سەحابەکان فەرمووی ئێستا پیاوێک بەرەو ڕوومان دێتن ئەم پیاوە ئەهلی بەهەشتە خەڵک زۆر تامەزرۆی ئەوە بوون ئەو پیاوە بێت و بیبینن پیاوەکە هات تەماشایان کرد پیاوێکی ئەنساریە پێڵاوەکانی بەدەستی چەپەوە گرت بوو ئاو لە ڕیشی داتە خوارێ ڕیشەکەی دەستڕیەوە بۆ ڕۆژی دواتر پێغەمبەر هەمان فەرمودەی فەرموو وتی پیاوێک هەیە ئەهلی بەهەشتە ئێستا بەرەو ڕوومان دێتن کە هات دیسان هەمان پیاو بوو بۆ ڕۆژی سێم هەمان فەرمودەی فەرموو پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمان پیاو بوو عەبدوڵڵا سەحابیەک بوو فەرمووی دەبێ من متابعەی ئەو پیاوە بکەم بزانە ئەو پیاوە چی دەکا خوای گەورە کە پێغەمبەر دەفەرمێ ئەم ئینسانە ئەهلی بەهەشتە هەڵستا چۆ ماڵی ئەم پیاوە ئەنساریە گوتی دەمحەوینیەوە ماوەیەک لە لای تۆ بمینمەوە گوتی بەڵێ فەرموو جێگا هەیە و بەسەر سەر و سەرچاوم دەڵێ سێ شەو لە لای ئەو پیاوە ماوە کە ماوە تەماشای کرد ئەم پیاوە تەنها نوێژەکانی دەکاتن وە زیکریش دەکاتن اینجا دەخەوێت یعنی کارەکەی هەر ئەوەندە بوو شتێکی زۆر سادە و قورس نەبوو ینی بەو شێوەی کە بۆ خۆی دین حەرەج و ئیحراجی نییە لەسەر هیچ کەسێک کە گەڕاوە کە لێی پرسی گوتی باشە من تۆ دەبین تو کارێکی ئاسایی ئەنجام دەدەی وەکوما هیچ زیاتر نییە لە ئێمە هۆی چوونە بەهەشتی تو و هۆی ئەوەی کەوا پێغەمبەر ئیشارەتی بە تۆ کردو کە تۆ یەکێکی لە ئەهلی بەهەشت دەبێت چی بێت گوتی من کە دەخەوم دەڵێم گەردەنی هەموو کەسێک لە ڕێی خوا ئازاد و حقد و حەسادەت و بغز و کین لە دڵم دانیە و دژمنداریش بەرامبەر بە هیچ کەسێک نانوێنم گەورەی ئەم پیاوە لەوەدا بوو بۆیە بەڕاستی گرنگە لە ڕۆژەکانی جەژن ئینسان گردن ئازادی لە هەموو کەسێک بکە و لەوەش گرنگتر ئەوەیە مامۆستا دکتۆر کە لە ڕۆژەکانی جەژن بەڕاستی پرسە نو نەکرێتەوە بە هیچ شێوە
ئەوەی سەفخان گوتی لە هەندێک شوێن مامۆستا بەیانی جەژن لەبری بەشداری ڕێوڕسمی جەژن بکەی دەبێت بچیسە گۆڕستان. بەڵێ ئەوە لە شەرعدا هیچ ئەساسێکی نییە وا باشە کە ئینسان گەڕاوە لە نوێژی جەژن یەکسەر بچێت بۆ پیرۆزبایی یەکتری بە هیچ شێوەیەک لە ڕۆژەکانی جەژن شەرعی نییە مرۆڤ سەردانی گۆڕستانەکان بکە یاخود پرسە نوێ بکاتەوە بە هیچ شێوەیەک ئەوە لە شەرع درست بەشداری لە ڕێوڕسمی جەژن نەیتوانی لە خەوما بۆ شتێک بچی نوێژ بکە دەتوانی لە ماڵی نوێژ بکە وە تاکەی بۆی هەیە کات بەڵێ هەمان ئەو کات بۆی هەیە تا نزیک پێی دەگوترێت زەوال نزیک نوێژی نێوڕانە ئەم مەراسیمە یاخود ئەو نوێژە ئەنجام لەسەر سەفخان لەسەر کاتەکە ئەوەی من تێگەیشتم لە قسەکانی بەڕێزت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ مەبەستی بووە زۆرترین خەڵک بەشداری ئەم ڕێوڕسمە چەند ساڵ پێش ئێستا پێش کۆڕۆنا پێشنیازەکە بوو بەوەی کە کاتی نوێژی جەژن بەیانیەکە تۆزەک دوا بخرێ بە تایبەتر ئەو کات کە شەو هەر زۆر کورد بوو خەڵک دەخەوی و ئێستا باس لەگەڵ پزیشکەکە باسی ئەومان کرد کە چۆن کاژێر دەگۆڕێ و ئینسان درەنگ خەوی لێ دەکەوێ و ئەمە لە ڕووی شەرعیەوە چۆنە بۆ نمونە لەبری ئەوەی کاژێر 5.5 و 6 نوێژی بەیانی بکرێ 8.5 و 9 بکرێت زۆر شتێکی ئاساییە مادام باشتریش نییە زیاتریش ئامانجی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێغەمبەر صلی الله فەرمووی وا باشە تەخیر بکرێ بۆ ئەوەی خەڵکانێکی زیاتر سەرفترەکەی خۆیان بدەن بۆ ئەوەی زیاتر فەقیر سودمەند ببن لە نانی بەیانی چێشتی بەیانی بەڵێ کەرم بکە شخوا ئانا مەول و ناسکریل جە مەول و دەبێژن ئالیمە ڕۆژاوا دەبێژن ڕۆژیاتە قبول نابێ و خۆ دەوێ خەلاتێ نادێتە هەگەر دلێ کەسێکی شتە مابێ یا سیلەت ڕەحم نەکە حەیانی تە سەردانایی بکرێت سبەها جژنێدە نەخۆشەکیتە هەبێ نەڕەحەتەکیتە هەبێ یەک دلێتەوەیش مابێت هەرژێر بە قسوورا معفو بکش نەف خۆدەی خەلاتاتە دەدە ئیجا نزام ڕاستیاوی بەڵێ بەخۆی یعنی پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور فليس لله عليه حاجة بأن يدع طعامه وشرابه يعني مروفك واز لو كارخرابكان نهيني واز لە کارە خراپەکان نەهێنی خۆی گەورە هیچ پێویستی بەوەی نەکاو ئینسانە خۆی برسی و تێنی بکات لە بۆ خۆی گەورە و فەرمودەیەک هەیە خۆی گەورە دەفەرمێ لەو بارەیەوە دەفەرمێ یەکێک لەو شتانەی کە دەبنە مایەی فەساد و بڵاوکردبوونەوەی فەساد لە ناو کۆمەڵگا ئەوەیە کەوا ئینسان خۆی ببوێرێ لە خەڵک و قسەی لەگەڵ نەکا و گەردنی ئازاناکە ئەوە بەشێکە لە بڵاوبوونەوەی فەساد لە ناو کۆمەڵگا بۆیە گرنگە یعنی ئینسان دەبێت لەوەی بترسێ سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێکی زۆر گرنگیان هەبوو کە تاعەتیان ئەنجام دەدا قبولبوونیان زیاتر ئامانج بوو لەوەی کە ئەنجامیان دەدا بۆیە کە ئینسان تاعەت و عیبادەتێک دەکات دەبێت زۆر ئاواتی ئەوە بێت کە خوا لێی وەربگیرێ اینجا لێی وەرناگیرێ ئەگەر ئەو کارانە ئەنجام نەدا ئەگەر بغزی هەبێ حەسادەتی هەبێ یاخود گردن ئازادی نەکە یاخود ڕقی هەبێ لە بەرامبەر کەسێک یعنی ڕقی لێ ببێتەوە دەبێت تاکید بێ لەوەی کەوا خوای گەورە ئەم ڕۆژ و تاعەتەی لێ یعنی ڕقی ڕێگرە لەوەی کەوا ئێمە خەڵاتەکە وەربگرین چیتر ڕێگرە جگە لە ڕق وەکو گوتمان هەر شتێک ببێتە هۆکاری بڵاوبوونەوەی فەساد یان لێکترازانی شیرازەی کۆمەڵگا هەموو دەبنە سەبەبی ئەوەی کەوە ئەم جائزانەی پێ نەبەخشرێ و ئەو دیارە ئیلاهیانەی پێ نەدرێتن. باشە مامۆستا ئێستا کەسێک نە بە ڕۆژوو بووە نە تەراویحی کردیە نە قورئانی خوێندیە ئێستا دابنیشی بێ ئومێد بێ تازە لە دەستم چووتەوە و ئەمەن سفر هیچ بەدەست دێمە دەرێ لەو مەوزوعە یان ئومێدەکەیە لە بۆەوە ئەوەش لەو شەو ڕۆژەدا شتێک بکە و بەخۆی یەکێک لە واتاکانی عید العودە یعنی گەڕانەوە و تەجدیدە دەکرێت ئەو مرۆڤە بۆ ساڵی ئایندە یاخود لە ئێستاڕا لەو جێژنەدا جارێککە بگەڕێتەوە بۆ لای خوا و عهد و بەڵێن بەخوا بدە ئومێد وایە خی گەورە دیسان بەشداری بکات دەگەر تەواوی مسلمانان چونکە خی گەورە دەفەرمێ ئەگەر بەندەکانم بستێک بە پیرمە بێن وەداوای لێ خۆش بوون بکەن من شانقاوێک بەرە پێریان دەچێت شتێکی زۆر گرنگ هەبوو دەمویست ئاماژە پێ بکەم ئەویش مەسەلەی شەشەڵانە دکتۆر خەڵک زۆر ئەو پرسیارە دەکە شەشەڵان چییە و ئامانج لە شەشەڵان چیە هەڵبەت لە هەموو فەرزەکان خی گەورە چەند سنەتێکی داناوە بۆ ئەوەی کە کوڕیە واجبەکان وەلا بدە
وەسێ ئامانجی گرنگیش هەیە لەو شەشەڵانانە بەڕاستی کەوا خەڵکێکی زۆر پرسیار دەکە و خەڵکیش زۆر لەو شەشەڵانە بە ڕۆژوو دەبیتن ئامانجەکان بە کورتی بەڵێ ئامانجەکان بە کورتی ئامانجێکی کۆمەڵایەتیە ئامانجێکی تەندروستیە ئامانجێکی تەعبودیشە ئامانجە کۆمەڵایەتەکەی ئەوەیە ڕەنگە زۆرێک لە ماڵەکان لە خێزانەکان نەیانتوانی بی ڕەمەزان بە ڕۆژوو بن بۆ ئەوەی تۆ لە دوای ڕەمەزان لە شەشەڵەکان بەشدار بی لەگەڵیان گرنگە ئەو شەشەڵانە بگری بۆ ئەوەی ئەوانیش هەز بە تەنهایی و غوبن نەکەن چونکە هەموو شتێک بە کۆمەڵ خۆشە دوو ئامانجە تەندروستیەکەی ئەوەیە ڕەنگە لە ڕەمەزاندا ئینسان ماوەیەک خۆی برسی و تێنی کردبیتن یەکسەر تۆ بچیە سەر ئەوەی دەست بە خواردن و خواردنەوە نەکەی بۆ ئەوەی یەکسەر دەست بە خواردن و خواردنەوە نەکەی شیرازەی لاشە تێک نەسیتن بۆ ئەوەیەکەوە ئەو شەشەڵانەوا دەکە کەوا تۆ تەدریجی دەست بە خواردن و خواردنەوە بکەیت ئامانجە تەعبودیەکەش ئەوەیە کەوا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم عەبدەکانم بە ئەنجامدانی سونەتەکان لە من نزیک دەبنەوە بۆ ئەوەی ئینسان ببێتە فەردێک تاکێک لەو کەسانەی کەوا سونەتەکانی پێغەمبەر زیندوو دەکاتەوە گرنگە مرۆڤ شەشەڵانەکە بە ڕۆژووی بۆ ئەوەی بێبەش نەبێت پشتی یەک بگری ئاتوانین مەسەڵەن شەرت نییە بە دوایەکەوە بێتن لە خلالی ئەو مانگەت پێی دەگوترێ مانجی شەواڵ دەتوانی 6 ڕۆژ لە خلالی ئەو مانگە تۆ بە ڕۆژوی دەستخۆشی بۆ ئێوە دەستخۆشتان لێ دەکەم نمونەتان زۆر بی ئەرتان کاکە سەفخان يا بسم الله الرحمن الرحيم بزانم لآخر باشي بتت آمادة كردية صفقة الحمد لله بقرآن ما دلم ناراحتها مقام وشد نليها مقاميها من أبيرو درو تدقري أزي أنا تدي سابق أزاينجي صفقة نكرتو مقام أبو بلي أزاينجي شو ما يك مانجا تشيل بيكاوي أنا يعني اگر مقام بڵێ یەکسەر سپیام سبەی کۆنسرتمان مقام بڵێت بێژ تۆ شتی خۆت ئامادە بکە و ئێمە بە وەرگرانی ڕوودا و دەڵێنەوە دووبارەکە ئەم شەو کەوکەسە ڕادەگەیەنین کە یەکەم کەسە یان وەرگری خەڵاتی مناجاتی ڕووداوە لە تەواوی ڕەمەزان لەگەڵمان بمێننەوە لە کۆتایی بەرنامەکەدا براوەکەتان پێ دەڵێین ئێستاش سەفخان و ئەو بەرهەمەی کە بۆمانی ئامادەکەیش ئەرێ والله غم عشقي برد ما غم عشقي فرقت ماز حبيبا غم ربين كاني سران سرتك بهيت ماز جدرد فرق وهجراني غم عشقي فرقت ماز حبيبا غم ربين كاني سران سرتك بهيت ماز جدرد فرق وهجراني
فرقاد البرارنده بهتم هر وكيفنده فرقاد البرارنده بهتم هر وكيفنده مسلمانك دري من ده خبر بتبالي سلطاني مسلمانك دري من ده خبر بتبالي سلطاني خبر بالبت شكر خايه شبال خوب وزيبايه خبر بتجل شكر خايه شبال خوب وزيبايه وقومي رهب الكبير نايه اسير مويد زنداني وقومي رهب الكبير نايه اسير مويد زنداني زندانات شيرينه دنال مشبه كوينه زندانات شيرينه دنال مشبه كوينه دنال مشبه كوينه درج مهستر دخوينه درج مهستر دخوينه وكي طابع دبارانه بە بۆنەی کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرنامەی پاشیف تۆڕی میدیای ڕوودا و کۆنسێرتی شەوی جەژن پێشکەش دەکات. يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان لكي مشكينا لكي مشكينا أحمد شەوی پێشجەژنی ڕەمەزان کاژێردەی شەو لەسەر قەڵای هەولێر بە بەشداری هونەرمەندان پەیام عەزیزی و سەفقان ئۆرکێش هاتن بۆ هەمووان. پاشیف بەردەوامە دوو میوانی دیکەی تایبەتمان هەیە لە کۆتا شەوی ڕەمەزاندا بە ڕێزان شێخ زانا بەرزنجی و شێخ مستەفا بەرزنجی لە تەچێ شێخ عەزیز بەرزنجیەوە هاتوون و لەگەڵ ئێمە دەبن بۆی هەندێک باسی مناجات و شێوازی دەف و بەدەنگەکەشیان کۆتا میوانی پاشیوی در کۆتا میوانی ئارێ وەڵڵا ئەم خێرێ هاتنێ بەخێر بێن سەرچاو وەزعتان کووە لەگەڵ ڕەمەزان کۆبوون لەگەڵ مەدایح و ئەو شتانە لە شەوانی ڕەمەزان زیکر و ئەو بابەتانە الحەمدولله وشکر سەرەتا بەنای خوددا لەخوای بەزیاد بن ئەو ڕەمەزان و ئەو ساڵ ڕەمەزانێکی پڕ بەرەکەت و وەک بڵێن وەکو ساڵایەنتر نەبوو فێنێکتر بوو و هەم الحەمدولله وەکو زکر و تەهلیلە و وەکو مەداحی الحەمدولله لە ساڵانی باشتر باشتر بوون الحەمدولله هەز دەکرا ڕەمەزانەکە جۆش و خڕۆشترەوە نییە خەڵک زۆرتر دێتە مزگەوت زیکر و تەهلیلە و تەڕاویح و قەرەباڵغترە لە هەفتەدا هێوە چەند شەو زیکر و تەهلیلەتان هەیە؟ ئەمە لە هەفتەی شەوانی پێنجشەمان زیکرمان هەیە لە تەچێی دوای نێژی عیشایە بدایەت پاشی نێژی عیشا زیکری جلوسمان هەیە تەسبیحاتە چەند تەسبیحاتێک دانراوە ئەوە ئەوانە کە بەعامەتەن لە تەچەکەی وەکو حەڵقەی زیکر دادەنیشین تەسبیحات دەکەین و لە پاشە هەڵدەستینەوە سەر پێ وەکو زیکری جلوس تەواو دەبێتن زیکری قیام دەست پێ دەکەن ئەو زیکرش پێنج بەشە و پێنج فەسلە هەر فەسلە و ناوێکی وەکو ئەوە هەیە وەکو فەسلی یەکەم
ئەسماء الحوسنە ناوەکانی خودایەتی دادی يعني مقامەکان ذیکرەکان بەدەفەوە بەڵێ هەر بەدەفە فەسلی دووەم کەمە خێراتر لە فەسلی یەکەم ذکری حەی ئەڵڵایە فەسلی سێم سەد جارە نا ئەوانە وەکو ذکری قیام ئەوانەی کە بەس ناوەکانی خودای دێ وەکو ئەمە یەکەم بوو ناوەکانی خوای ناوتونەوە لە ذکری جلوس ئەوە تەسبیحات سەد دانراوە هەر تەسبیحاتێکە تایبەتە لە پاشان ئەوەی کە باسی دەکەم ذکری قیامە ئەوانەی کە بە پێوە دەوەستن لە چی وەستا بوو لە فەسلی سێم ئەویان فەسلی دوم کە حەی ئەڵڵا کە تەواو دەبی پاشان فەسلی سێمە فەسلی سێم مەدیحەی لەگەڵا وەکو شەعرە ناوەکانی خودای وەکو فەسلێکەکەم و دوم لێنایە فەسلی چوارەم پێی دەگوترێت فەسلی قەیوم وەکو فەسلی یەکەمە شێواز دەفەکەی بەڵام قەتعشی بچوو شتێدا ئەو زیاتر ئەوش هەر مەدیحەیە کۆتا فەسل ئەوش دائیمە فەسلی دائیمە لە خاوە دەست پێ دەکا بۆ سەرەوە ئەوش هەر لەگەڵ مەدیحە هون لە کو فێر دەبن ئەف فەسلی هانی ئەوە وەکو فەسلی ذکر ئەو نەکبێن بە تایبەت بەیەک تەچێ یاخود بەیەک ئەوەوە هەموو تەریقەتەکان هەر طریقەتی قادریە بەڵێ طریقەتی قادری ئەو پێنج فەسلی هەیە لە کۆنەوە شەو پێنج فەسل هاتووە لە لە تەکیە فێر دەبێت إذا توش سلام ضبك با پێمان بڵێ کەی یەکەم جار فێری ئەو مەدیحە و دەفلێدان و ئەوان 2007 لە بۆ 8 ئەو دەورەی بۆ من تەمەن چەند بوو تەمەنم تا پێش کراکەین تا 10 ساڵ ئەو دەورەی بوو 9 تا 10 ساڵان هەر لە تەچیەی خۆمان لە گچکەیەوە لەگەڵ دەروێش و خەلیفەکان برادرن بران هەر بێکەوە هەر بێک بران لە منداڵ چاویان لێ خلوانێ ئەم بەدایک کامەی زووتر فێر بووە تو کامتان گەورەترن ئەمن 3 ساڵ و شتێک لێ گەورە یەکەم جار لە ماڵ فێر بوون یان لە تەچیە و لە ناو خەڵک یعنی حەزمان کردو فێربی لە ماڵێش ممارەسەمان کردو مەزۆر عەزیز داواتە تا فێر بووینە بابت ئەوان مەداحیان کردووە نە ئەوان نیان ویستە بڵێ چی؟ هەر لە ماڵێ مەمنوع عین دەفەمان لێرەدا ئەو کاتانە مثلا جیرانەکان پێ ئاز دەبوون ویستم ئەوجا باسی بکەم جار هەوو بەسینی دەفەمان لێدا ینی بیرۆوەرێکم هەیە ئێمە ئەو کاتێکە لە کرماشا بووین کاتی پێشبڕگە بوو پێشبڕگەی مەکتەب بوو جا هاوین بوو لەناو حەوش بووین ئەو دراوسەکانی ئێمە جیرانەکانی ئێمە ئێوە هەیە پەیام ئێمە گەرەکمان دەست پێ بکەین دەرسی بخوێنیم لە ماڵ هێوە دەنگی دەفەهات ئێوە ئێمەش کتێبەکەمان ئەبەست و لەگەڵ هێوە زەکرمان دەکرد چیمان پێشکەشەکەن سەیزانەی خوێندنەوە مەولودە و هەستەکەم تۆ ئەکتیڤەکەیانەی ئەویش هاتوو لەسەر خۆکەیانەوە فەرموون بزانین دەکەن فەرموون وەمزانێرم من خوشەکەم لێک ناچین ئێمە ژاوین ڕێک عەرز و عەسپەمان فەرقە خوێندەوەی شارێکی يا شفيع المذنبين ترى كرم بكاو زور بشيمان علاجي قلبي بمار بكا مرهم شيل ودرون ورابرين دارم بكا روح مرشي بوزيلته بوتاوي خوين بارم بكا بهم كرام كا
كجامعيش خدمست خمارم بكا بمكرم كجامعيش خدمست خمارم بكا عاصي ودرمند وزار وزليل دل بغا عمرك امرا برد لله ولعبي دنيا بشكا روجاتي رول مندي غيري غم ودرد والم قرتي زور صاحب قناهم امتي توم هرتيهم هر بخود رحمي بآهون علي زارم بكا هر بخود رحمي بآهون علي زارم بكا وقت عزرائيل كذب وقصدي قبضي جانمي لشكري إبليس داب وغارتي مالمي دي صدايا قرية وشيوان والفارزين دانمين أين ساري خاتشي بار بيت 100,000 وقجاني من زوبقا هواري من لو وزعي قوتار بكا زوبقا هواري من لو وزعي قوتار بكا ملايق ذا نصار من وقلا قبري تنقتا سؤال لندا بيرسن وبشدة أشكال من غريب وعزز وتنيا وبأحباب ويار يا رسول الله توب مكي لو عذابي رستقار شاد ماني فيز لطفي شاهي غفار بكا شاد ماني فيز لطفي شاهي غفار بكا تو شفيع المذنبين روجي ميزان وحساب رحمة للعالمين صاحبي وحي كتاب من أمين روسيا غير مستحق بعذاب أمتي توم وزليلم أي شاهي عالي جناب تو فناهي عاسياني ساري كارمكا تو فناهي عاسياني ساري كارمكا شمس وبرجي صفايا بلبل باغي وضحايا اي قول زاري هدى زنبي احمد مصطفايا زنبي احمد مصطفايا باغي جناتايا قمر حديقة عزتايا تاجي سرير سادتا زنبي أحمد مصطفايا زنبي أحمد مصطفايا شافعي روجي محشريا خاون مقام وكوسريا شارع علومي حيدرا زنبي أحمد
أحمد مصطفى يا جنبي أحمد مصطفى ماندوونە بن زۆر سپاس کە زۆر بەخێرات خۆش بێ بەخێر بێن سەرچاو زۆر بەخێراتی برەگیان بەخێر بێن سەرچاو ئێستا کاتی چییە؟ بەخواتر ڕاگەیاندنی ڕاگەیاندنی براوەی مناجاتە ئەمەی باسێک لە شێوازی دەنگدانەکە بکەم تەفقان تۆ باس بکە بزانین شێوازی دەنگدان چۆن شخۆ دەنگدان دەستپێکێژ عالی خەلکێ دەبوو عالی تەماشەوانە دەبوو قۆناغی یەکەم ئێستا باسی قۆناغێژم دەستپێکی وڵە بوو لێ قۆناغا دوویەم لجنەیەک دروست بوو ئەو لجنەیە هاانێ حرکێ دەنگی خۆ پێدا کەسانی شارەزا و بەتوانە لە بواری بووناجات هەڵبژاردننی دەنگ شێوازی ئیقاع و دەفلێدان بێگومان نەتەفدا دەفلێدا بوو هەنەکە مەقام دەگوتن هەنەکە ژوانژی بێ دەگوتن لێ بێتر تەرکیز لەسەر ئەو ڕوحی کوردی ئێگە پێ دەگوتن ئەو ئەدا ئاهانی و چ قاسی ساغلم بە ئەدا ئاگو پێ دەگوتن لێکەم ڕۆژەوە تێکستەکان کوردی بن بێگومان هەموو کوردی مەرهاتن بە مەقامی کوردی بڵێن پێیان یان هەر مەقامی هەمووی کوردی هەموو کوردی بوون لە ئەو شێوەزارێ گوتنێ ئەو عەرەبیهانێ ینی دەنگ سەوت سۆتمان زۆر مەبەست بوو شێعر تێکس ئاهەنگەکەی ینی ئاوازەکەی گامی گۆرانی ئەوەی کە مەقامی دەوت گامی سەر و گامی خواری تحریر چەچەکانی تکنیکی چی بوو لە دەنگی ئەوەی کە تکنیکی بوو ئێمە زۆربەی ڕسوودی هێنا زۆر قەلقم هەستەکەن دکتۆر ئەوەی کە یعنی لە بواری خوێندن لە مەقامەکان زۆر زانیاتر بوو ئەوە نمرێ زۆرتری هێنا شخۆ پێیان دەبێژیت شتێت بێژی درستە سەدی سەد ماگەلکی تەرکیز کرد لەسەر ئەو دەستپێکی ڕحی کوردی ئەک پێ تێگوتن ئاد دووە مەقام دەرناچ اشتیباه چێنا بنەشاست چێنا بیانیش بەرگەلێک جوان کەسێک دەبێژن لە تەکیا فێر بوونێ ینی نەد معاهد و ئامۆژگەهێت موزیکێ فێر ژوست بخوێنێ نەدا هێواڵی ژوست ئەرێ ژوست ینی لە نوت خارج نەبێت شتێکی دن ژوست بخوێنی ئەو کەسێک ژوست خوێندووە دکتۆر ئەسخوازم تەمام بکەم بلێڤکردن ئەو مەخارج الحروف ئەم دەبێژن ئەو ژێدەرا پەیوا درستە سەلیمە مەخارج الحروف ئەبێ صحیح بێ شعرەکە ئێمە تێبگەیم چی دەڵێتن کاک پێیان شخوا نەفەسێ باش دکشینە صحیح دکشینە دجێ خۆ دەسترێ ئەفتەبدە شەرت و مەرج بۆگە اینجا پێمان بڵێن چکە گرنگە بە وەرگرانی ڕووداو ئێوە کە لیژنەکە دەنگی داوە دیار بوو کە چێت چەندەدا یان نهێنی بوو هەر کەس ڕایی خۆی داوە نهێنی بوو ئەم دووری هەبوو کەس ئاگەی لەوەی تر نەبوو دکتۆر لەو شائمەیان بەشداری نەکرد نه کەس ئاگای کەس ئاگای هەر کەس ینی بە دووسێ متر لە یەکترین دانیشتی بووم بەڕاستی دکتۆر حەیا ئیرۆژی ئەم نزان کی بسەرکەتیە هەر یەکی نمرەیەکی داناوە تا ئێستاژ ئەم نزان کی بسەرکەت هەر یەکی نمرەیەکی داناوە ئاگەی لەوەی تر نەبووە و دواتر ئەم نمرانە چوونەتە شوێنێک هەرچی خەم ئەخوارد ئەمود کاکە گیان بەرادەران ویدۆ بەڕێکم بەخواوە حەقیقەتە یعنی بەڕاستی هەرچی خەم ئەخواردن بەڕێ ویدۆ بەڕێکە جیمی ئیستا لەگە جیمی کاکە جیمی ئیستا وەختی کە براوەکەمان نابرد وە خەڵاتەکەمان وتمان چیە یا ساڵی تر ئەم کاتە 30,000 دەنە ویدۆمان بۆ بەڕێ دەکەن نه کاکە هیچ خەمت نەبێ خەڵاتەکە سی ئاسانکارەکەی من کە ئەو مهمە ئەگەر هەر هونەرمەندێک بە ئاوا تشتی خەڵاتەکەمان وت جا بزانە ئەمن چەندی خەمخۆری هێوە بووم کە ئەمود کورە بۆ خاتری خوا بیهێنێرن ویدۆەکان ساڵی تر ئەم کاتە ئینشاءالله 30,000 دەنە ویدۆمان بۆ بەڕێ ساڵێک ترم کاتێوە بەرنامەکە مەگە بەردەوام بوو هەڵبەت ئەمە ینی تەشجیع و هاندانێکی ڕووداو بۆ
بۆ ئەو خەڵکانی کە دەرفەتیان نەبووە تا ئێستا دەرکەون دەرفەتی ئەویان نەبووە بەوەی کە دەستگایەک کەسێک هاوکاریان بی بۆ ئەوەی پەرە بە هونەری دینی هونەری ئاینی بدەن لەگەڵ ئەوەشدا ڕوودا و مەبەستی بوو کوردانە و ئاین ئەم ڕیتمە کوردانەی ئاین لە تەچیە و لە خانەقاکان پەرەی پێدراوە مەبەستی بوو ئەمە جارێکی تر باشتر و زیاتر زیندوو بکاتەوە لە ناو خەڵک و زیاتر پەرەی چون کاکە دکتۆر بەڕاستی موسیقی تەسەوف و عرفان ئەوە بە جدیەت بە قەتعیەت ئێژەم موسیقی تەسەوف و عرفان بنەڕەتی موسیقی کوردایەتیە باش هەڵ شتێک باسکە منیش هەتوو پێم وایە زەرفە مهمەکە وەردەگری پێشەوە کاتێک کە سەرەتا کۆنسەپتی ئەوە براوە کات ئەمەش کاکسیپان هەموو ڕۆژە قسەمان لەگەڵا کرد ئەمانت کاکسیپان ئەوە زۆر برادێکی عەزیزە ئەوە جیمی کاکە سیپان زۆر لەو مانگەوە زۆر ماندوو بە کاکسیپان هەموو ڕۆژێک لەگەڵ ئێمە خەمەتێکیشاو بۆ هەر شوێنی چوین کاکسیپان لەگەڵمان بووە لەش ساغبی و ماندوو نەبی سپاسان دەکەم پێشێکی سپاس بۆ بینەرانی ڕوودا و بەستخوا ببوورە بە مادەم ئیشەکەی لە هات ئیتر میوان و هەمووی عیدی کاکسیپان بۆ کاکسیپان بنەماڵی بەڕێز سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی ڕوودا ئەم ماوەی لەگەڵمان بوون ئەم مانگا ئێمەیان تحمل کرد دانیشتن تەماشای بەرنامەی خۆیان کرد پاشی لە پاشی ویستمان باشترین بەرهەم کە بەرهەمێکی ئاینی هونەری و مناجات بێت پێشکەش بکەین هەروە سپاس بۆ پێشکەشکارە بەڕێزەکان سپاس بۆ گروپی موزیک کە لەگەڵمان بۆ ماوەی ئەم مانگە ماندوو بوون کاکسیپانگردنمان ئازاکەی زۆر ئەم براوەیش کە ڕاگەێنراوە ئێستا تا ئێستا کەشمان نزانە بە پرۆسەیەکی زۆر بێگەرد بەڕێوە چووە پرۆسەیەکی زۆر بە دەنگدانێکی زۆر بێگەرد بووە هەڵبژاردننی یەکەم لای هاوڵاتیانەوە بووە هەڵبژاردننی دوم لای لژنەیەکەوە بووە کە کاک سەفخان کاک پەیام و کاک زانا وەکو نوێنەری گروپی موزیک تێدا بەشدار بووم بە شێوەیەکی ئاکادمیک دەنگیان داوە ئەجا کاکسیپان شتێکیان پێ بڵێ سپاسی کامیرەمانەکان باوەڕ کە یەک لە شکری گەورە شەوانە لەگەڵ ئێمەدا بوون ئەجا کاک دکتۆر بەڕاستی کاکسیپان زۆر زۆر خەمخۆری ئێمە بوو یعنی ئێمە لە ماڵەوە بین خۆمانە گۆڕی تەلەفۆنی بۆ کرد ئەیوت ئامادەن لە ڕێگەن سپاسی کاکە ئاکۆ سپاسی کاکە ڕێباز کاک ڕێباز سپاسیان بکە کاک پەساریش کاکە سامان دەرهێنەر کاکە سامان بانو ئەجا ئەم زەرفەی لە دەستی منەی بینن سێری کەن باشە سێری کەن ئەمە دیوی دەرەوەیەتی کامێرە بی پیشانی بە ئەمە دیوی دەرەوەیەتی ڕووداوەکە مۆرەکە لە مۆرەکەی لە سەرەتی بۆی کە بزانن نەکراوەتەوە جیمیە کامیانە کامێرە کامێ ئەوەیە ئەو بۆی بزانن کە نەکراوەتەوە ئێستا کاکە لێم کۆمە بنەوە دابنیشن یاڵڵا باشە بەڕاستی هیوادارین کەسێک بێت کە شایانی خەڵاتەکە بێت دیارە شایانی خەڵاتەکەیەتی و دەنگێکی باش ئەدایەکی باش میوزیکێکی باش بەڕاستی نەکراوەتەوانێ هات تیپێکیشی پێوەیە ئەی ئەو مۆسیقامە بۆ ناخەنە سەری کە دڵەڵێت تپ هەستەکەن کێیە؟ هەستەکەن کێ براوەیە؟ شتێ بڵێن جەماعەتی گروپی موزیک پێمان بڵێ باشە بۆستە کاکسیپان تخوا بە پێیان بڵێم لە دڵی خۆتانە هەمووتان کەسێک دابنێن دوایی کە من ڕامگەیان پێم بڵێن ئایا ئەو کەسە بۆیان نا باشە بۆی بزان پێشبینیتان تا چەند بەقۆتە بەڕاستی کەسێکە هیوادارین خەڵاتەکەی پیرۆز بێت پیرۆزبایی لێ دەکەین دیارە شایانی بووە ماندوو بووە و لەلایەن لیژنەوە هەڵبژێردراوە بە شێوازێکی ئەکادیمی براوەی ئەم شەومان استیقلالی ئەوە مەکە وڵات و ڕۆبوون ئەڵێم بێڵێ باشە دەی
خەلیل شەکرالی خەلیل شەکرالی الحمد لله الحمد ئێستا بەڕێگەی خەلیل شەکرالی کاک خەلیل ئەمە تۆ ئەوە بکرە دوکانی جلەکە پیرۆزبایی لێ یەکەم وەڵا کاک خەلیل دڵی تونگ بووە دڵی پڕ بووە بوویتە براوەی خەڵاتی پارشیف لەناو ئەو هەموو خەڵکەدا کە 55 کەس بەشدار بوون ڤیدیۆی زۆر نێردرا بوو لە ڤیدیۆ زۆرەکان 55مان هەڵبژارد لە 55ەکە 11 کەس بۆ فیناڵ مایەوە بەڕاستی کاک خەلیل هەستت چۆنە کە بوویتە براوەی خەڵات وەڵڵا من ئەوەنە دڵم خۆشە هەستەکەم خۆم بوومەتە براوەی خەڵات تو هەستت چۆنە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خوشکەبان و برا عزیزەکان مامۆستا پەیام مامۆستا سەفقان دکتۆر ئادەم برایانی میوزیک ڕوودا و تەواوی بینەرانی کوردستان خۆشەویستانی خێر شەکراییدن هاڵێم الحمد لله حمدا كثيرا طيبا مباركا فيه بەڕاستی بە بسم الله دەستم پێ کردووە بە الحمد لله کۆتایی هێنم هەستێکی هەنێک هەست هەیە وەصف ناکرێت تەنها ئەڵێم خوایە سپاس بۆ تۆ کە منت بە شایانی ئەوەدانا کە قەدەرم وابێت لەم بەرنامە کاک خەلیل ماڵەوەتان لە چواردەورتن ئەوان ئاگادارن کە بوویتە براوەی خەڵات وەڵا ئێستا حالێن لە ماڵی باوکمم الحەمدولillah هەمویان ئاگادارن واتە خێزانداری بەڵێ من خێزاندارم و خاوەنی مناڵێکم انشاءالله و بەرەو زیادبوونی شەڕۆ انشاءالله بێژم شوە کاک خەلیل پیرۆز بێ متخواست شتێکیشتر بێژم دەما من دەنگێتە گوهدار کرد بێگومان من دخواست ئەگەر ئاهەنگەکە بێ ئەل پێش دەنگێتە دانیشم ئەلتە گوهدار بکەم بۆی هەستێهانێ ماشەڵڵاه دەنگێکی زۆر جوانە مؤهلاتی هەیە گوتە ئاهەنگێکی ماشەڵڵە بڕێ بوو هێویدارم جارێکی لەسەر مەسرەحی زۆرتە گوهدار بکەم ئەس حاضر بم ئاهەنگەکتە بەشانازی و کاک خەلیل مامۆستانی عەزیزمە بخوێن و لە خزمەتان باشە پێمان بڵێ تەمان پیرۆزە بەو هیوای کە ئەمە دەستپێکێکی باشبی بۆ ئەوەی زیاتر پەرە بە هوەری ئاینیت بدەی کە یەکەم جار ئەو ڤیدیۆ تۆمار کرد لە دوکانەکەی خۆت پێتوا بوو دەتوانی ئەم خەڵاتە ببیتەوە یان ببیتە براوە من هیچ گومانێک نەتوانەکانی خۆم نەبوو بە پێش هەموو شتێک گومانم لە پشتیوانی خوای گەورە نەبوو بۆ من و ئەوەشی کردم بە دڵ کردم و هەر کارێکیش بە دڵ بکرێت و لە دڵەوە بکرێت دڵنیا بە کاری خۆی ئەکات و بە دڵەگات و ئیشی خۆی ئەکات و یعنی گومانێک نەبوو لە سەرکەوتن سوپاس و خوای گەورەوە بۆ معلوماتیشتان ئەم دەشۆی کۆتایی ڕەمەزان هەموو دوعای خەلیل شەکرالی ئەوە بۆ خوای گەورە دڵم خۆشکە و دوعاکەی گیرا کردم دڵنیا بن کە ئەمە خوای گەورە بە خەلیلی بەخشی فەزڵێکە ئەبێ قەدری بزانم و سپاسی خوای لەسەرەکەم و دوای ئەم ڤیدیۆژ من سوژەی شکر بم چۆن لە قۆناغی یەکەمە بەدەنگدانەکە سەرکەوتم یەکەم کارکردم سوژەی شکر بوو ئێسش بە هەمان شێوە سوژەی شکرە بەم سپاسی تاک بە تاکی ئەو عەزیز و خۆشەویستانەکەم کە لە قۆناغی یەکەمە دەنگیان بە مندا و سپاسی خوای گەورە ئەکەم فەزڵ و نیعمەتی لەگەڵ من ناکردەوە ئەو دەنگی بە من بەخشیوە ئەمان تێکە لە گردنی خەلیل شەکرالیا بزانم چۆن بەکارهێنم لە خزمەتی کێیا بەکارهێنم ئینشاءالله و بەڵێنم ماوە هەتاوەکو بتوانم خزمەتکاری هوەری ئیسلامی و پەیامەکەی خوای گەورە و پێغەمبەری ئیسلام ئینشاءالله تعالی لە ڕێی ئەم کارێشەوە کە ڕوودا ئەنجامی داوە بتوانم زیاتر خزمەت بکەم پشتیوان بەخوای گەورە ئەجا ئەمەوێ شتێک بڵم بەڕاستی بزانن سۆشڵ میدیا چەند کاریگەری لەسەر خەڵکەیە ئێوە واز لە ڕێگە لایەنە خراپەکەی بێنن بەڵام ئەو کۆمنتەی کە ئێوە نووسیتان وای کرد خەونی گەنجێک خەونی کەسێک بێتە دی کە خەلیل شەکرالیە بەڕاستی دەنگخۆشی زۆر زۆر لە نێو پێشبڕکێکەدا بوون بەڵام لەبەرەوەی پشتیوانیان نەبوون لە پێشوودا و نەیانتوانی ڕکلامێکی باش بۆ خۆیان بکەن کۆمنتی کەم و دەنگی کەمیان بەدەستێنا بەڵام کاک خەلیل دەنگێکی باشی هەبوو بە هەمان شێوە خەڵک زۆر دەنگیان پێدا لە دوای ئەوە لیژنەش دەنگی ئەویان پێپەسەند بوو لە هەموو بوارەکانەوە بۆیە هەڵیان بژار باشە پرسیارێکم لێتەیە ئەمەوێ بزانم چۆنێکم جار ڕکلامەکەت بینی ئەوەی پێشبڕکەی مناجات چۆن بەشداریت کرد کێ پێیوتی یان خۆت بینیت لە ڕوودا و وەڵاهی تر طبعا هەموو شتێک قەدەرێکی هەیە من تاوەکو نزیکی 15 ڕەمەزانیش
سەری بەرنامەکەمە کرد کە دانرا ڤیددیۆکان برایەکی عزیز و خۆشەویستم وتی طبعا ئەگەر نایی بڵێم ئاسایی بێت بەڵێ فەرموو کاک ڕێبوار عەلی خۆشنا و هاوڕێی زۆر عزیز و خۆشەویستم لە ڕوودا و لە ڕادیۆ ڕووداوە وتی شەکرالی حەز دەکەم شتێک بنێری بە ڕوودا و کی ئەڵێ یەکەم نابی وتم وەڵاهی نازانم وتی لە قسەی کەس مەترسا من زۆر تووشی ڕەخنە بوومەوە و دڵنیاتانەکەم وانەی کە ڕەخنیان لێگرتم سوپاسی هەمووتانەکەم چەپڵتان بۆ لێدەم کە زیاتر منتان باشە هێشتا نەتزانیوە خەڵاتەکە چییە؟ نازانم چیە بەڵام گرنگەوەیە من الحەمدوللا گەشتم بەوەی کە ئەمویست و ئەمە پەیامێک ئەیەم بەو کەسانی کە هەم پشتیوانە بوون هەم دژم بوون پیان ئەڵێم ئەگەر هیچیش نەبێت لە ڕووداوە من زیاتر لە جاران خزمەتەکەم بە هونەرەکەم چونکە من هونەرێکی پەیامدارانم هەیە هونەرێکم دەست پێ کردووە کە دڵنیام خزمەتەکە زیاتر لە شتیکە وتی ڤیددیۆیەک بنێرە بۆ ڕوودا و کی ئەڵێ یەکەم نابی الحەمدوللا ناردم دەنگدانەوەکی زۆر باشیە بوو و بۆ فیناڵیش ئەوەی لەسرم هەبوو تۆمارم کرد سوپاسی خواکەم کە ئەم فەزڵەی پێبەخشیم سوپاس بۆ ئێوەش کە ئەنجامەکەیم بینی و خی گەورە دعاکانی گیرا کردم دڵنیا زۆر پیرۆزت بێ لە خوا داوام کردوە سخوا کاک خەلیل بێگومان ئەف هەموو خەباتە ئەمە و کاریمە ji bo wê hunera a resen a Kurdî a got qedexe bû seranserê hezarê salan got devê me girtî bû çewîsan dî bû tevî wilo jî berdewam kirin bav û kalê me yekî da desteyekî heya giya êsta heya giya te îroj hêvîdarim tu jî karibê xizmetekê baş bo hunera Kurdiya ayînî bike û pîroz bij bo te زۆر پێی دەڵی خەڵاتەکە چییە؟ من ناڵم من ناوەکەم ڕاگەیان خەڵاتەکە خوازت شتێکی بێژ بەڵێ فەرموو کاک من خەڵکی گوندی شەکرالیم سەر بە پارێزگای هەڵەبجێ بەڵام لە 2017ەوە من لە سلێمانی دانیشم کە ڤیددیۆکەشم داد هەڵەبجەیەکان و عەزیزانەی خۆشەویستەکانم گلەیان کردیان تۆ هەڵەبجێ چۆن بە سلێمانی خۆت ناسان وتم وەڵی من نەمزانیەوە تەنها نووسیمە خێل شەکرایی سلێمانی من خەڵکی هەموو کوردستان بە کەسوکاری خۆمەزانم خزمەتکاری تاک بە تاکیانم سپاسی هەر هەمویانەکەم کە ئەو بەدەمەبوونیان هەبوو لە کەرکووک لە هەڵەبجە سلێمانی دهۆک لە هەولێر هەمویان دەنگیان بە مناوە سپاسی هەر هەمویانەکەم ئەڵێم الحەمدوللا بۆم فەزڵەی خی گەورە لەگەڵ ناکردم شخوا کەکێ خەلیل بێگومان وەکە هەر کەسێکی گۆدسترێ خەوناوی گۆسترانەکێ چێ بکێ ئاهەنگەکێ چێ بکە بشێوەیەکی بڕێک و پێک و کلیپەکەیش چێ بکێ تا خزمەتا خەلکێ خوا و خزمەتا وڵاتی خۆ بکێ ئیجا ڕووداوی خۆست وێ دەرفەتە هانێ بدتە ئەو بخوا وێ خەڵاتێ بدتە کە بە دڵی خۆت ڤیددیۆ کلیپێک ئەنجام بدەی بە هەموو بە کوالتێکی زۆر باش بە هەموو پێداویستیەکان کە کەسێک پێویستێتی کە مناجات دەڵێ بە گروپی میوزیکێکی باش بەدابشکردنەکە باش کارێکی پرۆفیشناڵ بە سپۆنسەر و هەموو شتێکەوە ڕوودا و ڤیددیۆ کلیپێکی بۆ تۆ ئامادە کردووە وەکو خەڵات پێشکەش بە تۆی دەکا و زۆر پیرۆزبایی لێ دەکەین و دووبارە سپاس کە بە ڕێگەی سکایپ لەگەڵ ئێمە بوویت زۆر سپاس کە لەگەڵ لە کۆتایی بەرنامەی باشی بەڕێزاییدا دەبێ ئێمە باسی ئەوە بکەین کە دیسان سوپاسی هەموو هاوکارانیمان لە ڕوودا و لە بەڕێز بەڕێوەبەری گشتیەوە تا کەمترین یان ئاخیر کەسێک کە لەگەڵ ئێمە لە تەواوی سی شەوی ڕەمەزان ماندوو بوون دکتۆر من یەکەم ئەزمونم بوو لە پرۆگرامی پارشیفدا تۆ پرۆگرامەکانی دیکە گەیشتی لە کۆتایی بە بەیانی شەو سەعاتی 10 تا 11 بەڵێ بۆ ئێمە ینی بە ستایلێکی جیاواز بە شێوازێکی جیاواز لە ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵات لە باشوور میوانمان لە هەر چوارشکی کوردستان هەبوو من و بانو لە باشوور میوانی جیاوازمان هەبوون و مژاری زۆر گرنگمان باس کرد و هەمیشە ئێمە مەبەستمان بوو لەگەڵ گروپی میوزیک دکتۆر لە کوردستان نمونەی نەبووە ئەو بەڵێ مەبەستمان بوو باشترین و کەمیشە ڕوودا و باشترین دانە بە دانەی گروپی میوزیک بەڕاستی وەکەمیشە ڕوودا و باشترین لە ڕەمەزان پێشکەش بکە لەوەتەی ڕوودا و هەیە من لە ڕووداوم هەر ساڵی پاشیف هەبووە بە شێوازێکی جیاواز پێشکەش کراوە ئەم ساڵیش کە توانیمان شتێکی جیاواز پێشکەش بکەین ئومێد دەکەین کە جێی ڕەزامەندی خوا وا جێی ڕەزامەندی هەموو خەڵک بۆ بی هەمیشە لەگەڵ ڕوودا و بن هەمیشە شتی باشتان پێشکەش دەکەین.